بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵی لە بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلالاتین و خزمەتان دەخوازم کە ئەمڕۆژ بڕگە و بابەت و زانیاریەکانمان جێگی سوود و ڕەسامەندی ئێوەی ئازیز بێت. بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لەبێت بە هیوای ئارامی و تەندروستی بۆ هەموو لایەکتان. ئەو بڕگە بابەتانش ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون بریتین لەمانە. یەکەمیان قسە لەسەرەوە دەکەین ئایا ڕۆڵی پەروەردە لە ئارامی خێزان و کۆمەلگادا چۆنە؟ زۆر جار دەبینی منداڵێکی سەرەڕۆ یا گەنجێکی سەرەڕۆ نەک خێزانەکەی خۆی گەڕەک و ڕەنگە زۆر جار گوندەکەمان و لایەکی شاریش گیرۆبەی دەستی کەتنەکانی بن. بۆیە بزانین ڕۆڵی پەروەردە لە ناو خێزان بۆ ئارامی خێزان و بۆ ئارامی کۆمەلگا چییە کە مەتەوەری یەکەمین بەرنامەکەمان دەبێت. لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە وەرزشکردن لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دەکەین. زانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتە وەرزشکردن و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن وەرزشی ئەنجام دەوە چی دەڵێت لەبارەی وەرزشکردنەوە. وەروەها باز لەوە دەکەین کە کام وەرزشە دروستە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بکرد لەوەرەوەی لێتەدا زۆرێک لە وەرزشەکان بوونیان هەیە. باز لەوە دەکەین کە وەرزش تا چەند گرنگە لە ژیاندا ئەنجام بدرێت. لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا باز لە ئادابی وەڵامدانەوەی ڕای پێچوانە دەکەین. زۆر جار مناقەشە و زیزبوون دروست دەبێت لە نێوان دوو کەسدا بۆی کە کەسێک ڕایەکی هەیە بەڵام کەسی بەرامبەر بە ناشرین یاخود بە ناخۆشی وەڵامی دەداتەوە ڕای پێچوانەکەی خۆی دەڵێت. بەڵام گرنگە بزانین ئەو ئادابانە چین کە بۆ وەڵامدانەوەی ڕای جیاواز بوترێت وە نەبێتە مایەوەی کە دڵی بەرامبەر زیز بێت و عادز بێت لە کەسی بەرامبەری. ئەمە سێ تەوەری سەرەکی پەیامی ڕۆژ دەبن. دەرفەت هەبوو کۆمەڵێک زانیاری و ڕاپۆرت و فیچەرمان بۆ ئامادەکردوون، ئەوانشتان پێشکەش دەکەین. دەستپێک هەمیشە بە پێشبینی کەشوهەوا دەست پێ دەکەین. بزانین چەند ڕۆژەکە پلەکانی گەرما داوەزیون، بزانین ئەمڕۆ پلەکانی گەرما لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستاندا چۆن باسێکەوە بینەری بین. بەڕازان و خۆشەویستان لە تەوەریەکەین بەرنامەکەماندا باز لە ڕۆڵی پەروەردە دەکەین لەوەی کە خێزانێکی ئارام و لە کۆمەلگادا دروست بێت. دەزانین کە هێندەی پەیداکردنی بژێوی ژیانی دایکان و باوکان کە پێشکەش بە منداڵەکانیان دەکەن ئەوەندەش پەروەردە و ئەخلاقی جوان و ڕۆشتی جوان گرنگە بۆ منداڵەکانیان کە سەرنجام دەبێتە هۆی ئارامی لە نێو خێزانەکانیشدا و دواتر دەبێتە هۆی سوودگەیاندن بە کۆمەلگا. بەگشتی باز لەوە دەکەین چۆن بتوانین لە ڕێگەی پەروەردەیەکی دروستەوە ئارامی بۆ خێزان و بۆ کۆمەلگا فراهم بێنین. گفتوگۆ دەکەین لەوبارەوە لەگەڵ بەڕێز مامۆستا نەوزاد ساعی. باخواز مامۆستا زۆر بەخێر بێت. مامۆستا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین پەروەردەی خێزانی چیەوە، دایکان و باوکان چ ڕۆڵێکیان دەبێت لەوەی کە منداڵێک وا پەروەردە بکەن کە بێتە مای ئارامی بۆ خێزانەکەی خۆیان و دواتر بۆ کۆمەلگا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. سرتا دەستخۆشتان لێکم بۆ بانگێشتە و بینەران و خۆشەویستان کە ئێمە ئەبین
دوعای خێرمانەوەی بۆیان سەرتا بەزانین خودی پەروەردە چییە پەروەردە گەشە پێدان زیادکردن گەیاندن بە هەر گیان لەبەرێک بە کەماڵی بە تەواوی بە شوێنەی وردە وردە یعنی پەروەردەینێکی ئەوەیە کە ئینسان مارەسەیەکە وردە وردە توانێمەگەی جا پەروەردە وەکو زۆرە بینیم لە کەڵانەکان لە شارەزایان لە بانخوازان لە بیرمەندان باس قسە لەسەر بەس منداڵەکە چۆن پەروەردە بکرێ ئێمە قسەکەمان ئەبێ ئەمڕۆ لەسەرەوە بێت چۆن کۆی مرۆڤ پەروەردە بکرێ چونکە پەروەردە وەکو هەوێن وایە بۆ شیر بکرێتە ماست ئەگەر کۆمەلگا ئەگەر ژیانی مرۆڤایەتی پەروەردەی لێ دابڕنی لێ دوو بخەیتەوە کۆمەلگەیەکی شێواو دەرەچێت کۆمەلگەیەکی ئاڵۆز دەرەچێت بۆیە پەروەردە بۆی بتوانین خێزانێکی تەندروست کۆمەلگەیەکی تەندروست ستاندەرد بنیا بنین پێویستە گرنگی بەلایەنی پەروەردەی بدەین چۆن بتوانین ئەم پەروەردەیە دروستکەین دیارە زانایان و بیرمەندان ئێمە لە کۆن و نوێدا بە هەردوو ئاراستە جیاوازەکەی ئاینی و غەیرە ئاینی قسەیان زۆر لەسەر کردووە لەوانە ئیمامی غەزالی ڕەحمەتی و ڕەحمەتی خوای لێ پەروەردە ئەشوێنێ بە ئیشی جوتیار کە فەلعەتەکە کە زەرعەتەکە کە کوشتوکاڵەکە ئەڵێ چۆن کوشتوکاڵ پێویستی بە ئەوە هەیە بژاد بکرێ لەو دڕک و داڵی کە لە تایەتی بۆ ئەوەی وردە و دەگەشت و نما بکە و پەروەردەیەکی بەروبوومێکی باش دادەستەوە بە هەمان شێوەش مرۆڤ بە گشتی بە شێوەیەک بە هەردوو ڕەگەزەکەیەوە بە بچووک و گەورەیەوە پێویستە ڕۆژانە لەگەڵ یابی بۆی بتوانانی ئەم کەسە کەسایەتێکی باش بۆ کۆمەڵگا زۆر باشەوەسانۆزێت تەورەکەمان دەڵێ بۆ ئارامی خێزان و کۆمەڵگا زۆر جار وەک لە دەستپێکا باسم کرد لە کۆڵانەکەمانە لە گەڕەکەمانە سیرەکەی گەنجێک تازە پێگەشتوویەک هەموو گەڕەکەی وێ ڕست کردووە هەشمانە دایک و باوکانی دیکە حەسوودی بە مناڵەکەی فلانە کەس دەبنەوەندە بە ئەدەبەوەندە بە ئەخلاقەوەندە سوود بەخشە بۆ کۆمەڵگا دایک و باوک هەمیشە گەر لیان بپرسی تەبعاً چاکەکە هەڵبژێرن بەڵام خێزان چی بکە لەوەی کە ئەم پەروەردەیە چاکەکەی بەرکەوێت یا منداڵەکە چاکەکەی بەرکەوێت نەخراپەکە باوەڕ ناکەم هیچ دایک و باوکێکیش حەز بەوە بکەن مناڵەکەیان کەتنچی بێ و خەڵک گیر بخوا بەدەستیەوە بۆی خێزانەکەمان کۆمەڵگاکەمان چواردۆرەکەمان کۆمەڵگەیەکی ئارامیان خێزانێکی ئارام هەبێ تەمەم دەرێتەوە بۆ کردداری مرۆڤ ڕفتاری مرۆڤ خۆی ئێمە زۆر جار ئەبیستین شارەزایان و مامۆسایان لە قسە زۆرمان وتووە زۆرمان کردووە ئایا ئەم کردارەمان ڕنگدانەوەی قسەکانمان ڕنگدانەوەی کردارەکانمانە ئەبینی دایکە لێ ڕۆڵەکەم چاکە باشکە بەڵام سیرەکەی لە مامەڵەکردنی ڕۆژانی خۆیان لەگەڵ مناڵەکەیە سیرەکەی خۆی پێچەوانەیە بە مناڵەکەی لێ ڕازگۆگە بەڵام خۆی درۆکە بە مناڵەکەی لێ چاک بە لەگەڵ خەڵکە بەڵام خۆی چاک نییە بۆی بتوانین ئەم کەشە ئارام و هێمنە بۆ مناڵەکانمان دەستەر بکەین بۆیە ئەبێ بەکردار بە عەمەلی خۆمان ممارەسەی کارێکی پەروەردە بکەین ژان ژاک ڕۆسۆ کە زانایەک و شارەزایەکە لە بواری پەروەردەیە قسە لەسەر ئەوەکە کە پەروەردە وەکو کەشتیە شوبێنێ کەشتی چۆن لە کاتێک کە زریان هەڵەکا لە ناو بەحرێکا لە ناو زەریایەکە مرۆڤ ئەپارێزێ پەروەردەش واکە ئینسان لەو ئاقار و نەئارامی کە لە کۆمەلگایە پارێزێ چۆن ئەو واڵێتە ئەڵێت پەروەردە بنەڕەتە ئەساسە بنچینەیە بۆ ئەوەی کۆمەلگەیەکی ئارام بۆی خێزانێکی ئارام بۆی مناڵێکی ئارام بۆی مامۆسایەکی ئارام بۆ مامۆسایەکی ئاینی ئارام بۆی کە شوهایەکی گونجاو بڕوخسێنێ پێویستمان بە بنیاتنانێتی لە بۆی کۆمەلگەیەکی ئارام بێت لەبەوەی کە ئەڵێ پەروەردە ئەساسە بۆی کۆمەلگەیەکی ئارام و تەندروست بنیابنێ پێویستە ئەم کەسانە لەسەر ئەم بنەڕەتە لەسەر ئەم بنچینە کۆمەلگایەکی ئارام و تەندروست بنیابنێ زۆر باشە مامۆستا تا چەند گرنگە خێزانەکان کە بنچینەی ڕئیسی پەروەردەیەکی دروستن لەسەر ئادابی ئاینی پیرۆزی ئیسلام بڕۆن چونکە ئەو ئادابە جوانەی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەیە ڕنگدانەوەیکی باشی دەبێت بۆ کۆمەڵگاوە بۆ خودی خێزانەکە خۆی کە لە پەروەردە و لە ئەو سلوکە جوانانەی کە پێشکەش بە منداڵەکانیان بکەن دیارە ئاین بەلای منەوە من وەکو مسلمانێک کە شانازی پێوەکەم ئاین ڕۆڵی سەرەکی و یەکلاکەرەوەی هەیە لە پەروەردەکردنی کۆمەڵگا ئەگەر ئاین لە کۆمەڵگا دوور بخەیتەوە بە مسلم هەموو ئاینە جیاوازەکان بە شێوەناوەکانش و ئاین دوور بخەرەوە لە کۆمەڵگەیەکی فاسد دەرەچێت کۆمەڵگەیەکی بەرەڵات دەرەچێت کۆمەڵگەیەکی عشوایی دەرەچێت ئەگەر دیقەتێ پێڵی خواستە وەسەلەم فەرمێ ئینەما بوعیثت لیوتەممە مەکارم ئەخلاق ئەلبەتە ئەخلاق لە پێشتووری شەرە بووە
لە ڕێگەی پێغەمبەرانی تۆ عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم هاتووم ئەم بنەمایە تەواو بکەم با دیقەت با لە قورئانە خوای پەروەردگارە فەرمێ چی واعبدوا الله ولا تشركوا به شيئا لە خاڵی جەوهەریەوە خوای پەروەردگار دەست پێکات لەم ئاەتە قورئانێ ئەفەرمێ من بپەرستن کاتێک ئەڵێ من بپەرستماتە ئەم ئینسانە ئەم مرۆڤە لە بتپەرستی لە دارپەرستی لە قەبرپەرستی لە گۆڕپەرستی لەمانە هەمووی دوورە خاتەوە یعنی لە هەنگاوی یەکەم ئەم کەسە بنیاتنێ خوای پەروەردگار هەنگاوی دووەمە فەرمێ وەلا توشریکوا بی شەیئا کەڵ مەکەنە هاوڵ و شەریک بۆ من یعنی بام ئینسانە کە کائینێکی گەورەیە کە خوڵقێنراوێکی دەستی خوای پەروەردگارە بە گەورەی دروستی کردو با خۆی بچووک نەکاتەوە لە دوای ئەسەری کە زنجیرێ چاکە تێرەکە لە مەجای پەروەردگار ئێستا ئێمە وەکو موسڵمانە بێ ئیشی لەسەرکەین و خۆمان و کەسایەتی و چواردۆرمان لەسەر بنیانکەین خوای پەروەردگار فەرمێ چی وەبیلوالدەینی ئیحسانە لەگەڵ دایک و باوکتانە چاک بن ئەگەر دیقەتی لەم سەرتا ئەو سەری قورئان بدەی یەک چت نییە خوای پەروەردگار باس لەوە بکات کە خراپێ بکات تەماشاکە سەر دێرێتی بە دوایەکە وەبیذی القوربا و لەگەڵ خزمەتگوزەکانیشتا چاک بە وەلیەتامە لەگەڵ هەتیوەکانیشتا چاک بن والمەساکین لەگەڵ فەقیرەکانە چاک بن والجاری ذی القوربا لەگەڵ دراوسێ نزیکەکانتان یان خزمەتگوزەکانیشتانە چاک بن والصاحب بالجەنب و لەگەڵ هاوڕێکانیشتانە چاک بن وابن السەبیل لەگەڵ هاوسەفەرەکانیشتانە چاک بن وما مەلەکەت ئەیمانکم لەگەڵ ژێر دەستەکان جای کاتی خۆی عەبد و کۆیلە و ئەوانە بۆ بەڵام ئەمڕۆ ئەوانەی کە کارمەندن لەژێر لە فەرمانگەکانە هەمویان لەژێر دەستی خەڵکە بەرپرسوانە ئەڵێ لەگەڵ ئەوانەشا چاک بن خوای پەروەردگار کەسانێکی خۆش ناوێت کە لوودبەرز و خۆبەجزان و گەورە بن دیقەت بدە خوای پەروەردگار یەکەیەکە کاتێک کە تۆڵێ لەگەڵ دراوسێ لەگەڵ خزم لەگەڵ هەتی و لەگەڵ دراوسێ لەگەڵ خزمی نزیک لەگەڵ خزمی دوور لەگەڵ ئەمانە چاک بن یعنی خوای پەروەردگاردا تاکێکی پەروەردەکراو بقاتە کۆمەڵگاوە مامۆستا ئامێری بۆ منە دروستکردنی شەربەتی فرێش باشە سێوێکی پیاکەی دەزانی شەربەتی سێوەکەت دەداتێ یاسایەکمان هەیە کە تۆ منداڵەکەت ببوورە بەم تۆنەی لە یابیبەی بەم ڕێکارە یاسایانە یابیبەی لەو سەرەوە منداڵێکی ساڵح پەروەردەکراو بۆی کە قازانجی بۆ کۆمەلگا بۆ گەڕێککە بۆ خێزانەکە هەبێت بزانین یەقینەن دەرەچێ یاخود نا ڕەنگە پارویەکی حرام سبێنی کاریگەری لەسەر پەروەردەی منداڵەکەت هەبێ یعنی یاسایەکی تایبەت هەیە کێمە بزانین یەقینەن یا دڵنیان کە منداڵەکەمان ساڵح و باش دەرەچێت مامۆستا جەلال تەمەن دوو ڕووی هەیە مەرج نییە هەموو منداڵێک ئەو ڕێگە دروست و سەلیمە بگرێتە بەر کە ئێمە ئەمانوێت ئەگەر دیقەت بێن با ئینسان بە ئینساف قسە بکات ئێمە پێغەمبەر نوحمانی عەلەیهی سەڵات وسەلام کێکێکە لە پێغەمبەرانی ئولو العەزم کوڕەکەی یاخیە بێلی بەڵام گرنگە لووت خێزانەکەی یاخیە بێلی پێغەمبەر یەکەم عەلەیهی سەڵات وسەلام مامەکان یاخیە بەو هەموو جوانی و پەروەردەکراوی پێغەمبەر کە خوا پەروەردەی کردووە بەڵام گرنگە ئێمە لە ڕەوڕەوەی ژیانمانە لە ژیانی ڕۆژانەی خۆمانە بەو لێکەوتانەی کە دروستە بێ لەگەڵ ژینگە جیاوازەکان لە کۆمەلگادا ئێمە ڕێگە دروستەکەی پەروەردە بگرینە بەر مامەڵە جوانەکەی پەروەردە بگرینە بەر ئەوەی کە ئیسلام فێری کردوین ئەوەی کە زانایان و بیرمەندان و شارەزایان و ئەوانەی کە خەمی پەروەردەیانە ئەو ڕێگە دروستە بگەێنێ ئێمە مادوو نەبین لەمە چونکە مرۆڤ دوو ئاراستەی خراپ و ئاراستەی چاکێ دوجار ئێمە ململانەیەکەین لەگەڵ ئاراستە خراپەکات چۆن بتوانین تاکەکان لەو کۆمەڵە خراپە خەڵکی ڕایکێشن بە لای پەروەردەیەکی دروست دوجار لە پەروەردە هەردوو لامان قازانجەکەین با نمونەیەک بینەوە چیرۆکێکە کاردۆ کە یەکێک لە زانکۆکانی کوردستان خوێن نمونەیەکی واقعە لەگەڵ سۆس ئەوش ئافرەتێکە و لە هەمان زانکۆ خوێنێ ئەم کوڕە عاشقی ئەم کچا بێ ئەکەوێتە داوی خۆشەویستیوە لە بینی هەردووکیانە خۆشەویستێکی ناشەریفانە دروستە بێ ناتەن دروستە بێ ڕۆژێکی لە گەنجەکانی کە ئەهلی مزگەوتە بێت لە هەمان زانکۆ خوێنێ ئەڵێ کاکاردۆ بۆ نەچین سەردانێکی ئەم مزگەوتە بکەین باچین لێ نوێژەی بکەین نوێژی عەسرە ئەوە ئەچن بۆ مزگەوتەکە و لە مزگەوتەکە کاتێک ئەچن مامۆستایەکی بەڕێز و پەروەردەکراوی ئیسلام و مزگەوتوانە کاتێک ئەچنە ناو مزگەوتەکە دوای دانیشتن گوێ لە مامۆستاکە ئەگرن مامۆستاکە تەمەن کاردۆ کاریگەری مامۆستاکەی بەسەرەوە جێمێنێ ئەڵێ هەمووی خۆی ئەگێڕێتەوە ئەڵێ هەمووی گیانمە بێتە گوێ لە مامۆستاکە ئەگرم ئەم وشە جوانانە ئەم دەستەواژە جوانانە ئەم قسەکردانەی کە بە ئاراستەی کەسێکی تەندروست بەر و ئاقارێکی جوان بەرێ
هەڵێ وردەولا کە دوای وتارەکە تەواو بوو هەر یەکسەر وام لێ بچم بۆ خزمەتی مامۆستاکە هەڵێ ڕەفیقەکەشم کە قوتابوتی باشین لەگەڵ مامۆستاکە تۆزە دەمەتەقێ بکەین هەڵێ چون بەبێ ئەوەی خۆم ئامادە کردبێ کە ئەم پرسیارەکەم ها بە ناخما یەکسەر دوای سەلام و کەلام جەنابی مامۆستا من ئافرەتێکم هەیە خۆشەویستی لەگەڵاکەم ئەوە چەند ساڵێکە خەریکین و ئەمانێ ئەو بەردەوام بێ ئەڵێ مامۆستاکە یەکسەر پرسیاری لێ کردم کاکاردۆ ئەتەوێ ئەم ئافرەتە لە زووترین کاتە بخوازی بهێنی هەڵێ نەوەڵام مامۆستا مەعیشەت و گوزەرانم ئەو ناخوازێت کە بتوانم ئافرەتە لە زووترین کاتە بێ هەڵێ باشە تۆ خوشکوت ئەوانە هەیە هەڵێ وەڵام مامۆستا سێ خوشکمێ و دوانیان لە زانکۆی کشتیان لە ماڵوێ هەڵێ ئایا ڕێگە ئەدەی خەڵکێکی تر ئەم ممارەسە ناتەندروستەی تۆ ئەم کارە خراپەی تۆ لەگەڵ خوشەکان تاکە ئەڵێ هەم تف لە دەم ماوەش بوو کاردۆ خۆیڵێ ئەڵێ تف لە دەم ماوەشک بوو چۆن ئەمە بکەم ئەڵێ هەڵوێستەیەم کرد وەکو وا بڵام تووشی شۆک بووم تووشی ناڕەحەتی بووم ئەڵێ هیچم پێ نەوترا ئەڵێ ڕۆشتم مزگەوتەکەم بەجێڵا بەڵام کاریگەری مامۆستاکە و مزگەوتەکە ئەوم بەسەرەوە بەجێما ئەڵێ ڕۆشتم دوای مدەیەکی تر زەمانێکی تر ئەلحەمدولیلا دەستم کردە قورئان خوێند و ئادابی ئیسلامی و ئەخلاقی ئیسلامی و ڕەوشتی بەرزوانە وردە دەوامدا بوومە کەسێکی پەروەردەکراوی گۆشکراوی مزگەوت و ئیسلام ئەڵێ ڕۆژی مامۆستاوەتی کاکاردۆ ئەمانەوێ خوازبێنی کچێکی بۆ بکەین کچێکی باشێ و ملتەزیم و ڕێک و پێک و ئەهلی مزگەوت و دینداری و پەروەردەکراوە بە مانایەکی گشتی بەڵام لە هەمان کاتیشەوەمان لە بیر نەچێ کاردۆ تەلەفۆن بۆ ئافرەتەکەیەکە بۆ کچەکە کە ناوی سۆزە ئەڵێوەتە من لەم دەقە بەدواوە ئەو کاردۆ نیم نامە هیچ کارێک و شتێکی ناشایی لەگەڵ تۆ بکەم بۆیە کاتێک کاردۆ کە ئەچێ بۆ ماڵی مامۆستاکە لە سەر داخە تەمەن ئافرەتەکەش لە ژوورێ سەر داخە ئەڵێ مامۆستا لەسەری ئافرەتەکە بزانە ئەو ئافرەتت بەدڵ نی ئاوا ئەڵێ کاردۆڵێ کە سەیرەکەم هەمان ئەو ئافرەتەیە کە من خۆشم ویستووە ئەڵێ تووشی شۆگم جارێکی تر بۆیە خوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من تەرەکە شەیئا لله عوض الله خەیرا منه هەر کەسێک شتێکی خراپ تەرک بکا لە ژیان ڕۆژان خوای پەروەردگار بە باشتر بۆی عەوێز دەکاتەوە سەیرکە ئەو ئافرەتە لەسەر بنەمای ئاین و ئیسلام و پەروەردەیەکی مامۆستا و مزگەوت سەرێکی کات تاکێکی تەندروستی بێ هەمان ڕێگەی ئافرەتەکەی کە خۆشویستوە بە شێوازێکی جوانتر هاتۆتە بەردەستی زۆر باش مامۆستا پێچوانی ئەو بابەتێکی دیکە هەیە بوونە گەنجێکە یاخود باوکێکە بەردەوام لە مزگەوت عیبادەتەکانی بەباشی ئەنجام دەدات بەڵام دەبینیت پەروەردەی یاخود ئەخلاقی لەگەڵ خێزانەکەیە لەگەڵ منداڵەکانیان بە شێوازێکی دروست نییە یاخود گەنجێکە لەناو بازارە کار دەکات مامەڵەی دروست ناکات لەگەڵ کڕیارەکانیدا ئەمە بۆ ناخی خۆی و بۆ بنچینەی ئەو ئەخلاقانەی دەگەڕێتەوە یاخود پێوەستە بە تەواوی کۆمەلگا و ئەو گۆڕانکارانی کە لە دەوروبەریادا ڕوودەدات ئەوە بڵێن بەداخەوە زۆر خێزانی کوردەواری خۆمان کۆمەلگەی خۆمان گشتی کۆمەلگاکان بە گشتی بیر لەوەکەن و مناڵ بخەنەوە مناڵ زۆرکەن بیرمان لەوە نەکردووە چۆن مناڵ پەروەردەکەین یان یەک مناڵی پەروەردەکراوەدا لە 10 مناڵ ئێمە لەو کۆمەلگەی کە تیاژین لەو واقعی کە تیاژین یعنی دایکان و باوکان ئەوەنەی ئیش لەسەر ئەوەکەن چۆن خواردن بۆ مناڵەکانیان پەیداکەن چۆن جلێکی جوام کەنە بەریان چۆن لە زانکۆکەیە لە خوێندنەکەیە دەرەجەیەکی بەرز بێ ئەوەنە بیر لەوە ناکات چۆن مناڵەکەی پەروەردەیەکی جوام بخاتە کۆمەلگەوە تەماشاکە دکتۆرێکی بەڕێت کە دوای 20 ساڵ کە خوێندنە خوێنێت لە جگەرا کێشی لە کاتێکا لەسەر پاکەتەکە نووسیا نەخۆشی سەرەتانی تایە مامۆسایەکی مینبەر و میحرابە باس لە چاگەکە کە برایەتی لەگەڵ کۆی کۆمەلگا بکە بەڵام سەرەکەی خۆی لە مینبەرەکە تێتە خوار و هەمان ئەو کەسە نییە ڕاگەیاندارێکی بەڕێز باس لەوەکە کە چۆن ژیانێکی باش بۆ کۆمەلگا بێ سەرێکی ڕاگەیاندکارەکان لە هەندێک کەناڵەکانەوە لە پشدانی دەسەڵات سەرەکەی چۆن ئەیانەیە پەروەردەی کۆمەلگا تێک بدەن بۆیە بقناعتي منه كقرآن شفرميه ومن آياتي أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها خوای پەروەردگارە فەرمێ یەکێ لە نیشانە و دەسەڵاتەکانی خۆی کاتە ئەوەی کە خێزان کە یەکێکە لە نیشانە و دەسەڵاتەکانی خوای پەروەردگار ئەفەرمێ بۆ ئەوەی خێزانێکی ئارام ئاسایشێکی تەندروست بۆ کۆمەلگا دروست بێ ئێمە ئەم خێزان بۆ لیتەسکون و ئیلەیە خێزان بۆچی ئەوەی دروست بۆ خوای پەروەردگار دروستی کردووە بۆی بە ئارامی بژین بە ئاسوودەیی بژین چۆن ئەم ئارامێ دروستە بێت چۆن ئەم ئاسایشە دروست بێت وجعل بينكم مودة ورحمة مەوەدە خۆشەویستی و سۆزیش خسۆتە نێوانێن و ئەلبەتە کەم و کوڕی ئەبێ لە ژیانی خێزانی و هاوسەری لەناو کۆمەلگاکانە
بەڵام چاکترین ئافرەت و خێزان ئەوانن بتوان چۆن زاڵ بن بەسەر ئەو کەلێناندا بەسەر ئەو کەم و کوڕانەدا بەسەر ئەو بربەست و کۆسپانەی کە دێتە ڕێیان چۆن چارەسەریکەن کاتێک کە من مناڵەکەممە بینم ڕێگەیەکی نان تەندروست دەگرێتەوە نمونەی دایان نمونەی مان لە بەردەستایە بەهۆی حکم لە ڕێکخراوەکە کاری پەروەردەیەکەین مناڵ دێت درۆکە ئێمە دایکەکەی باوکەکەی باکەین ئەم مناڵی تۆ کۆمەڵ هەڵس و کەوتی جوان هەیە بەڵام درۆکە دایکە لە وەڵام مناڵەکەی من قەت درۆ ناکە لە پاڵ منە ڕاستەکە لە پاڵ دایکای درۆ ناکە لە پاڵ باوکایە درۆ ناکە بەڵام لە ناو ڕەفیقانە درۆکە ئێمە چەند نمونەیەکمان لەم نمونانە هاتە بەردەست وتمان بە مناڵەکە خۆ چۆ بە دایکە بڵێ خۆ چۆ بە باوکە بڵێ دایکە باوکە وەڵام منە خوشانم کردووە ڕاستم نەکردوسەوە بەڵام تجایەتر ئەمانە دووبارە ناکەمەوە بۆیە لیتەسکون ویلەیە خێزان بۆ ئەوەی خوای پەروەردگار بۆیە دروستکە ئارامی تیابێت سەکانەتی تیابێت ئیسراحەتی تیابێت خۆشگوزەرانی تیابێت ئەمە چۆن دروستە بێ ئەمە قبوڵکردنی هەردوو لایەدە دایک و باوک هاوسەر و با بڵێن پیاو ئەم دوانە لە بین یەکە ڕێکەوتنی بکەین هەردووکە هەڵەیە بە پیاو هەڵەکاشنی شەڵەکە یەکتری قبولکەن لەسەر کەم و کوڕەکان لەسەر عیب و عارەکان یەکتری پەردەپۆشکەن و لە ئاەتێکی ترا فەرمێ ئەم کەم و کوڕیانە پەردەپۆشکەن لەبەر بتوانن مناڵێکی تەندروست کۆمەڵگەیەکی تەندروستی لەبەر بێنێ زۆر باشە واسانەوەزاد ئایا بۆ پەروەردە درەنگە یا هەموو کاتێک کاتێتی لە تەمەنێکی دیاریکراوی هەیە لەوەی کە تۆ بتەوێت ئەم منداڵەت باش بێ ئەم کوڕە گەنجە باش بێ کاتێکی دیاریکراوی هەیە لەوەی کە بگەڕێتەوە سەر پەروەردەیەکی جوان وهروەها مامۆستا ئایا هەموو عاقبەت خێری زۆر گرنگە لە ئینسانە ئایا ئەتوانم بڵێم کاتێک کە گەنجێک دەگەڕێتەوە سەر ڕێگەیەکی ڕاست پەروەردەیەکی دروست هەمیشە پەیوەستە بە دایک و باوکەوە یاخۆت پەیوەستە بەو ئەخلاقی کە باش بێ یا خراپ بێ لە ماڵەوە خێزانەکەی فێری کردبێ یانە چونکە من هاوڕێم هەبوو مامۆستا تەمەنێک دەتوانم بڵێم نزیکی 30 ساڵ مەشروب خۆر بووە بەڵام ئێستا سیر دەکەم 180 لە پێچوانە گەڕاوەتەوە سەر پەروەردەیەکی جوان سەرقاڵی حەدیث قورئان ینی 180 لە بەتاوەتی گەڕاوەتەوە باوەڕ ناکەم دایک و باوکیش ڕۆڵیان هەبوو بێت لە گەڕانەوەی کەواتە ئێمە ئەتوانین بڵین ئایا لە هەموو کاتێک ئەتوانین بگەڕێنەوە بۆ سەرەوە پەروەردەیە دیارە پەروەردە پرۆسەیەکی بەردەوامە لەگەڵ حیات ئینسانە بەردەوامی ئەوێ پێ بدرێت دایک بە قەنەعەتێمە بۆ بۆچوونێمە ڕۆڵی سەرەکی و گرنگە بینێ لە پەروەردەکردنی نەوەیەکی تەندروست بۆ داهاتووی خۆی پندێکی چینیە ئەڵێ ئەگەرەوێتەوێ بیر لە ساڵێکەکەیتەوە گەنم بچێنە ساڵەکەی تر تێتە بەردەستن زۆری ناوێن بدە ئەگەر بیر لە 10 ساڵەکەیتەوە درەخت بچێنە چونکە درەخت عادەتی وایە زۆربەی لە 10 ساڵەیە بەرەوەمەدا دەستەوە ئەگەر بیر لەوە ئەەکەیتەوە کە 100 ساڵ بژیت ئەوە بیر لە پەروەردەی مرۆڤ کەرەوە پندێکی جوانە بەقوتێ یعنی پەروەردە لەگەڵ حیاتی ئینسانایە ئەگەر پەروەردەی لێدادڕی ئەو ژیانە تەندروست و ئارام بە کۆمەڵگە فەرهەم نایێنێ لە مەقابلی پەروەردە چی هەیە فەوزا هەیە لێکەڵوەشانۆ هەیە پێکدادان هەیە یعنی دەیان ڕفتار و کرداری جیاواتی لێکەوێتەوە بۆ ئەوە نمونەیەک باسەکەم نمونەیەکی کورد باوکێک دوو مناڵێ بێ دوو مناڵە بێ لە شوێنێکە لە لادەیەکە مناڵەکانی لە ژیانێکی خۆشگوزاری و ڕەفاهێت و ئەواژن باوکەکە دوای ماوەیە کە مناڵەکان هێشتا کامڵ نەبوون وەفاتەکە براکانیان لەو زەرعات و کوشتتوکاڵێکە لە دوای باوکی بەرجەمە دوو خانۆکەن لە بەری دوو ڕووبارۆ عەرزەکان ڕووبارەکە داتە بینەیەکیان لەم بەرێکیان لەو بەر بە مروری زەمن ئەم دوو برا وردە وردە دڵساردی و دڵێشان و ئەوە کەوێتە بینیان و وای لێ دێتە حەز بە بینین یەکیش ناکەن دوو برا یەک باوک حەز بە بینی یەک ناکەن ڕۆژە برایەکیان کە دەوڵەمەنە بێ و سەرمایەدارە بێ و ئەوێ سەفەرێ بکە بیر لەوە کاتەوە کە کەسێک پیا بکات لە بینی خۆی براکە دیواری بەرلین هەڵچنی کەس نەبین ئەم دوو وڵاتەیەک نەبینن ئەم دوو برایەک نەبین لەیەک دایک لەیەک باوک لەیەک خێزان لەیەک بیگە و ژینگا کە پەروەردە بن ئەچێ کرێکارێک بانکە کاکەگیان تا منە ڕۆمە سەفەرەیەکەم 3 ڕۆژە 4 ڕۆژە هەفتەیەکە تۆ ئەم بینە بام چاوم نەکردە ماڵ براکەم ئالۆ بابەتە ئەم کرێکارێک تەبعەن کرێکارێکی موسڵمانی دانا بێ عاقڵە بێ کە براکەی ڕۆژە بەسەر چاو بیناکەت بۆ ئەوکەم و ئەو دیوارت بۆ هەڵەچنم و ئاوە دوای ئەوەی کە براکەی 34 ڕۆژە ڕات و ئەبچە ئەم کرێکارە دانا بیر لەوە کاتەوە لە بری ئەوەی کە بربەستێک کە دیوارێک هەڵچێ لە بینەکە
پردێک لەم بەری ڕووبارەکە بۆ بەری ڕووبارەکە دروستەکە کاتێککە برا گەورەکەی گەڕێتەوە بۆ لای برا بچووەکەی کە ئەبینێ کرێکارەکە لێرە پێم وتی بین هەڵچنەوە ئەمەم کە و تۆمە بۆی ئەم پردە کردو لە قوربان پێویستان بە پردێکە یەکەوە لە بینێکا جارێکتر ژیانێکی تەندروست بنیا بنەوە بۆیە بەم هەڵوێستەی ئەم کرێکارە دانایە هەردوو براکە تووشی شۆکە بن تووشی سەرسوڕمانە بن ئەمە چی هەڵوێستێکە ئەمە چی پەروەردەیەکی جوانە بۆیە دوای داوا لە کرێکارەکە ئەکەن کە لەلایەن بمێنێتەوە بۆی درێژە بەم پەروەردە تەندروستە بدەن کرێکارەکە ئەڵێ وەڵام من ئیشی ترمەوە بینی براکانی ترمەوە پردی زۆریان بۆ دروستکەم ئەگەر دیقەت دەی قسەکەی جەناب لە بیرمانە چێ ئەبوو جەهل یەکێکە لەو کەسانەی کە زۆر خراپەکار بوو بەڵام عیکرەمەی لێکەوێتەوە کە کوڕێتی ژینگەکەی ئەبوو جەهل و ژینگەی عیکرەمە بکە یعنی بەڵێ ڕاستە دایک ڕۆڵی گرنگ و ئەساسیە بینێ لە پەروەردەکردنی مناڵ باوک چاودێرێکی وردی ئەبێ مناڵ بێ بەڵام دوجار قوتابخانە وڵات ژینگە هاوڕێ کۆمەلگا تەسیر و کاریگەرێکی جوان بجێت لەسەر پەروەردەکردنی کۆمەلگا زۆر باشە مامۆستا پەیامت چی بۆ کەسانی کە لە ناخی خۆیاندا محاسبەی خۆیان دەکەن ئێستا ئەگەر ڕەوشتێک یاخود ئەخلاقێکی ناشرینیان هەبێت دەزانێت کە خۆی ئەمە هەڵەیە چی بکە بۆی کە تەرکی ئەم ڕەوشتە ناشرینە بکات چی بکە بۆی کە لە کێوە دەست پێ بکات کە مامەڵەیەکی دروست لەگەڵ دەوروبەرەکەی دا بکات ئێمە هەموو ئێمە تەمەند باسمان لەوە کرد ئاین ڕۆڵی سەرەکی و یەکلاکەرەوە هەیە لە فەرامهێنانی ئارامی و ئاسایش بۆ کۆمەلگا ئەگەر ڕێن بۆ پێڵەوەی خواستن قورئان فەرمێ لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە پێغەمبەر بکەنە سەرمەشق بۆ ئەوەی کە لە ژیانێکی ئارام و خۆش و ئەوکە تا پێغەمبەر بۆ هەموو شتێکی ئێمە سەرمەشقە بەڵام لە مەجالە ئارامی و ئاسایشەکە سەرمەشقێکی لە چڵەپۆپایە بۆیە کاتێک ئەمە ئەگەڕێنەوە بۆ لای قورئان بۆ لای فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێ ئەو پێشەوە گەورە و بەرزە و قاعدەمانەکەینە پێشەنن بۆی ئینسان وا لێەکە هەکاتە ئینسانێکی تەندروست بۆ ئەوی کۆمەلگایەکی تەندروستی لەسەر بنیابرێ بۆیە قسە زۆرە لەسەرەوەی کە بتوانین ئێمە دەستی ئەو کەسانە بگرین بۆی ئەوانەی کە پەروەردەکارن ئەوانەی کە دایکن ئەوانەی کە باوکن ئەوانەی کە مامۆستا و لە دامەزراوەکانی حکوومەتە کارەکەن ئەبێ ڕێگە دروست و سەلامەتێکە بگنە بۆی تاکێکی تەندروست پەرامێن یعنی زەن ناکرێت بڵێ بەڵای کاکە من حەزێکم لە پەروەردەیەکی چاکە لە خێزانێکی ئارامە بەڵام خۆم ڕێگەکە نەگرمە بەر هەوڵی بۆ نەدەم بۆی ئەو کەسانی کە بیانوێ بۆ ئەوی بە پەروەردەیەکی باشە بێنە پێشەوە پێویستە هەنگاوی بۆ بنێت ترس ئەو قەلەقی و ڕاڕای و ئەوانەی لە دڵی خۆیانە دەرکەن ئەو ترس و بیمەی لە دڵی خۆیانە دەرکەن بۆیە ڕێگە دروستەکەی پەروەردە بگرنە بەر بۆیە دوجار پەروەردە ئەبێتە هۆی کامڵکردن و بنیادنانی کەسایەتی و شخصیەتێکی گەورە لە کۆمەلگادا مامۆستاگیان زۆر سپاس دەکەین دەرفەتمان نەماوە سپاس لەوەی کە میوانی پەیامی ڕۆژ بوویت سپاس بۆ دەستان خۆش و وڵاتزان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای بەرەوبووی کشتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبهەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە چونکە ئەزانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان بەڵام هەموو شیرێک نا شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن
ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زێرا بەکاربهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات، پرچ قورس و خاو دەکاتەوە، ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان، چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات، ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات، دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ڕێکخراوی قوتابیانی کوردستان دیارە لە ماوەی ڕابردوودا کە کۆنگرێی خۆی بە ستافی پێشیان ماڵاوەیان لە ڕێکخراوەکە کرد بە جۆر لە جۆرەکانەوەی کە بەرپرسیارەتیان هەبوو لە هەندێک ناوچە ستافی پێشوو بەهۆی ئەوەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەهۆی قەیران کەڵەکە بووەکانی هەرێمی کوردستان توانی بوویان خزمەتێکی باش با چینی قوتابیان بکەن. لە بەرامبەر ئەمەدا مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری کوردستان خەڵاتی پێشکەشیەوە قوتابیانە کردووەکە لە سنووری ئەوانەیە لە ناو ڕێکخراوەکەیانەیە وەکو پێزانینێک کە لە ماوەی ڕابردوودا توانویانە خزمەت بکەن عادەتەن ئەوانەی کە لە ناو ڕێکخراوی قوتابیاندا ئەندامن و ڕۆژانە لە ناو ناوەندەکاندا خزمەت دەکەن بێ بەرامبەر و خۆبەخشانە کار دەکەن و زۆر جار پرۆژەکانیشیان پرۆژە خێرخوازیەکانیانن لەبەرەوەی کە لە دەستی خەڵکیشی کێڕۆمەند پارەکۆ دەکەنەوە خزمەتی چینی قوتابیان و هەژارانیان دەکەن کە چەندین پرۆژەی جیاوازیان هەیە کە سەرجەمیان لە خزمەتی منداڵانن بۆ پەروەردە و زانست. دیارە لە هەڵەبجە کە خەڵات کراون سامان ڤیدیۆکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینێریەوە ڤیدیۆی. بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری لە درێژەی کاڵ و ساڵەکێکانماندا ئەم ساڵیش هەرستان بە ڕێز لێنان و خەڵاتکردنی کۆمەڵی قوتابی کوڕوکس بە بۆنەی ئەوەی کە دەرەجەی باشیان لەسەر دەرەجەکەیان لەسەروی نوهەتەوەیە پێمان باش و پێمان چاک بوو خەڵاتیان کەین و ڕێزەنیان لێبن. لێرەوە دەستخۆشیانێکن پیرۆزبایان لەکەین سەرکەوتوو بن ئینشاءڵڵا و لێرەشەوە دەستخۆشی لەو خێرخواز و دۆست و برادرانێکن کە پاڵ پشمان بووین هاوکارمان بوونە لەوەی بتوانین ئەم قوتابیانە هەدیان کەین و خەڵاتیان کەین. ئەوە ژمارەی قوتابیەکان 42 قوتابیە 25یان کوڕن و 17شان کچن. ئەوە تەلەبەکانیش تایبەتن بە خەلیفان و دەوروبەریەوە و نمرەکەشیان لەسەر و نوهەتیە و لێرەوە بە چاک مەزانی خەڵاتیان کەین و خەڵاتی ڕێزەنیان بدەین ئینشاءڵڵا. سەرەتا بەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سوپاسی ئەنجومەنی کۆمەڵی دادگەری خەلیفانەکەم بۆ کە هەڵسا بە خەڵاتکردنی یەکەمەکانی سنووری خەلیفان و دەوروبەری. من خۆم لە قوتابی بووم لە قوتابخانی ئامادەی خەلیفانی زانستی کچان لە قۆناغی زانستی کە توانیم کۆنمرەی 96.85 بەدەست بێنم. زۆر سوپاسی خۆی گەورەکەم کە توانی یارمەتی دەرم بێت بۆەوەی ئەم نمرەیە بەدەست بێنم. وەروەها زۆر سوپاسی دایکم و باوکمەکەم کە ئەوانیش هەمیشە پاڵپشتم بوون و سوپاسی یەکە بە یەکەی یعنی ئەندامانی خێزانەکەم مەکەم خوشکم و برایەکان بوو وەروە سوپاسی مامۆستایەکانیش مەکەم کە ئەوانیش هەمیشە لە پشتی ئێمەوە بوون. ئەگەر ئەوان نەبوونە تەبعانە من نەمەتوانی ئەو کۆنمرەیە بەدەست بێنم. سەرەتا سوپاس بەخوای کە توانیم ئەو نمرە بەرزە بەدەست بێنم. سوپاسی دایک و باوکمەکەم کە بەڕاستی هەوڵمان دووبوونێکی زۆریان لەگەڵ من داوە و
بەنسبەت خوێندنی ڕۆژانە من ڕۆژانە 10 تا 12 ساعت ئەم خوێند و هیچ مامۆستای کتابەتشم نەبووە هەر خۆم ڕۆژانە خوێندومە و پشتم بەخۆم بەست بوو پشتم بەخوای گەورە بەستووە. و ناوەندی هەڵەبجێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێزمان کرد لە ستافی خولی پێنجەمی ڕێکخراوەکە لە ناوەندی هەڵەبجە. ویستمان لەم مەراسیمە بچکۆلە سوپاسیان بکەین کە لە سەردەمی قەیران لە سەردەمی قەیرانی دارایی و فکری و سیاسی و کۆرۆنا ئەمانە خۆبەخشانە ئەرکەکانی خولی پێنجەمیان لە ئەستۆگرد لە ماوەی 6 ساڵ بە هەموو جوهد و توانایان وایان کرد کە خزمەتێکی باش بە قوتابیانی سنووری پارێزگای هەڵەبجە بکرێ و بەردەوام بوون تا گەیاندیانە دەست خولی شەشە. بە پێی دەرفەت و بە پێی ئەو توانانەی کە هەمانە هەمیشە لە خزمەتی هەموو قوتابیان بووین بەبێ جیاوازی بەبێ جیاوازی ئەوەی کە ئەمە لایەنێکە ئەوە لایەنێکە پرۆژەکانی ڕابردووشمان شایەتی ئەوە ئەیان هەم لە زانکۆلاین هەمڕۆ پرۆژەی دۆستانی محەممەد هەم لە هەموو پرۆژەکانی ترمان کە بەڕاستی ئەوەی تۆزە بە ئینسافە سەیری ئیشەکانمان بکە ئەو شایەتیمان بۆ ئەیە کە ئێمە بە جیاوازی خزمەتی هەموو لایەکمان کردووە. دابشکردنی خەڵاتی ڕێزلێنان بۆ ئەو کاردیر و ئەندامانەی کە پێشتر هاوکاریان کردوون دەستیان خۆش بێ و لەشیان ساغ بە هیوادانی جێگە دەستیان دیار بێت و شتی باشتر و چاکتریان لە دو بێت. چەندین کار و پرۆژە و چالاکیمان بۆ قوتابیان هەبوو وەکو پڕکردنەوەی زانکۆلاین و هەروەکو کردنەوەی خول و دەورە و دەورەی هاوینە و دەورەی زستانی خولی سەرکەوتن بۆ قوتابیانی پۆلی 12. ڕامیان ڕوسمان راپۆرتێکی بۆ ئامادەکردین کە خەڵاتکردنی یەکەمەکانی پارێزگای سلێمانیە لە ماوەی ڕابردوودا چەندین قوتابی توانیان پلەی لە 100% بەدەست بێن کە یەکەمی هەرێمی کوردستان بوون و بەشێکی زۆریان لەلایەن چەند ڕێکخرا و چەند شوێنێکەوە خەڵات کران. ئەمانە چەندین خەڵاتیان وەرگردووە لە سلێمانیش دووبارە یەکەمەکان لە پارێزگای سلێمانی لە دەوروبەری پارێزگای سلێمانی خەڵات دەکرێت پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. سەرجەمە قوتابیانەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی پلەی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێناوە لەلایەن بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانیەوە خەڵات کران و ژمارەیان 27 قوتابی بوو. یەکەمەکان دەڵێن پشتگیری پشتیوانیەکانیان هاندەریان دەبن لە قۆناغەکانی داهاتوش سەرکەوتنی زیاتر بەدەست بهێنن. لە ئامادەی پیشەی گەشتوگوزار سلێمانی توانیم پلەی دووەم بەدەست بێنم بە کۆنمرەی 85.2 توانیم ئەو ئاسە بەدەست بێنم. بەڕاستی مامۆستایان ڕۆڵێکی بەرچاویان ژێڕاوە لە ڕۆڵدان بە ئێمەدایە خود لە یارمەتیدان ئێمە بۆی بتوانین ئەم ئاسە بەدەستبێنین. بەڕاستی ئەم ساڵێکی ئاڵنگارێکی گەورە بوو کە ئێمە توانیمان بیبڕین لە چەند ڕوویەکەوە توانیمانە بەردەوام
ئێمە پێشکەوین بە تایبەتی کارتەکەی ئێمە کە کارتی گەشت و گوزارە لە بواری گەشت و گوزارە توانیمانە پلێشی باش بەدەستبێنین ئینشاءڵڵا بە هیوای ئەوەی کە بتوانین لە ڕێگەی ئەم ئاستەمانەوە بە بواری گەشت و گوزار بین و گەشتیاران بۆ هەرێمی کوردستان زیاد بکەین. سپاس بۆ خۆی گەورە توانین پلەی دومی بەدەستبێنین لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە دواناوەندی شافعی کوڕان نمرەکەشم 93.56 بوو. یەکێک لە یەکەمەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە کۆنمرەی 600 بەدەستهێناوە لە بەشی زانستی باز لەوە دەکات لە زۆربەی قۆناغەکانی دیکەش پلەی یەکەمی بەدەستهێناوە و هەر قوتابیە خۆی بۆ خوێندن یەکلایی بکاتەوە دەتوانێت سەرکەوتن بەدەستبێنێت. من برۆ بڕیار لە دواناوەندی شێجەباری نمونەیە توانیم پلەی یەکەم بەدەستبێنم لەسەر ئاستی هەرێم لە بەشی زانستی بە کۆنمرەی 600 هەر لە من ینی لە سەرەتاییەوە هەوڵم ماوە دایمەن کە خوێندکارێکی سەرکەوتوو بم و وەکو لە پۆلی 12 هەوڵم ماوە ڕۆژانە بە تەقریبی 10 کات ژمێر سعی بکەم بەڵام باڵانسێکم دروست کرد بوو لە بینی کاتی ئیسراحەتەکان و ئەو کاتانەی کە سعیما کرد. دەرچوویەکەمەکانی قوتابخانە پیشەیی و ئیسلامیەکان نیگەرانن لەوەی ناتوانن جگە لە بەشەکانی خۆیان بەشێکی دیکە بخوێنن لە زانکۆپی مانگەکان و تەنها لە بوارەکانی خۆیان دەتوانن خوێندن تەواو بکەن ئەوەش بڕیاری وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵایە و تا ئێستا گۆڕانکاری بەسەردا نەهاتووە. بێگومان تا ئێستا وەکو ئامادەی پیشەی گەشت و گوزار تەنها هەلێکمان لەبەردەسایە ئەویش دەبێت تەنها ئاستی یەکەمەکان لە زانکۆی سلەیمانی لە بەشی کۆلێژی بازرگانی لە بەشی گەشت و گوزار وەرگیرین نەمانتوانیوە لە ئاستەکانی تر لە زانکۆکانی تر پەرە بە خوێندنی خۆمان بین و تا ئێستاش حکومەت لایشی لە ئێمە نەکردوێتەوە بەڕاستی تا ئێستا نەیتوانیوە کە ئەو شوێنەی کە خۆمان بەدڵمانە چونکە گەشت و گوزار کاتێکی زۆر گرنگ و باری ئابووری بۆ وڵاتە ئەگەر گرنگ نییە بۆچی هەیە کە گرنگە بۆچی کە گرنگە کە هەیە بۆچی گرنگی پێنایەن پەری پێنایەن چونکە ئێمە باڵۆزی ڕاستەقینەین لەگەڵ گەشتیارانە کە ئێمە لە شوێنێک لە دامەزراوەیەکی گەشتیاری کارەکەین نوێنەری شوێنەکەی خۆمان نوێنەری کوردستانین ئەبێت ئیشەڵا حکومەت ئەو دەرفەتمان بۆ بڕەخسێنە. داواکەین لە وەزیری پەروەردەی بەڕێز کە جەمبەشێکی دیکەم بکاتەوە چونکە ئێمە دەرسەکانی مەکتەبی وێژەش دەخوێنین بۆ نمونە بیرکاری ئینگلیزی عەرەبیە کوردیە دەرسەکانی دیکەش چەند بەشێکی دیکەمان بۆ بکاتەوە بۆ ئەوەی بەشەکان فراوانتر بێت. سەر ڕای داخستنی قوتابخانەکان بە پاساوی کۆڕۆنا و خوێندنی ئۆنلاین لە ساڵی ڕابردوو بەڵام هیچ بربەستێک نەیتوانی بەر بە یەکەمبوونی ئەو قوتابیانە بکرێت چونکە ئەوان بە ئومێدی سەرکەوتن و یەکەمبوونیان هەوڵیان دەدا و ئارزۆکەشیان هاتە دی بەڵام دەڵێن بەهۆی داخستنی قوتابخانەکان و کەرەنتینەوە فشارێکی دەرونی زۆریان لەسەر بوو. ڕامیا عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵازیزان هەمومان بووینەتە خاوەنی ڕاو بۆچوونی تایبەتی خۆمان مەحاڵە لەسەر ڕاو بۆچوونی خۆشمان پاشگەز ببینەوە و بینە سەر ڕای بەرامبەرەکەمان زۆر جار کاتێککە تۆ ڕاکەی خۆت دەردەبڕی ڕەنگە زانستی بێ ڕەنگە شەرعی بێ ڕەنگە مناقەشاتێک بێ لەسەر هەندێک زانیاری تایبەتی کۆمەلگاکەمان بەڵام دوجار دەبینی ڕای پێچەوانە هەمیشە دروست دەبێت مەحاڵە زۆر جار لە مناقەشاتەکاندا هەمیشە بەرامبەرێکێکیان ڕازی بێ بە ڕای ئەوی دیکەیان بۆیە ئەوەی کە ئێمە گیرۆدەین لە کۆمەلگای خۆمانە لە سۆسیال میدیا لە مەجلیسەکانماندا مناقەشەتەکانمان هەمیشە عاجز بوون و ئەتوانم بڵێم شێوازێکی ناخۆشی لێ دەکەوێتەوە دەرەنجامیشان هەمیشە زۆر کەمە با بزانین کاتێککە ڕای بەرامبەرمان بەدڵ نییە ئێمە پێچەوانەی ڕای بەرامبەر دەڵێن ئایا ئەدەبی مناقەشات و ئەدەبی مامەڵەکردن لەگەڵ ڕای پێچەوانە چۆن بێت لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز عومەر ڕەشید نووسەرمان کردووە ماوەسامەر بەخێربێت. زۆر بەخێر دەمێت بپرسم ڕای پێچەوانە عادەتەن ئاساییە لە هەموو بابەتێکدا بەڵام هەندێک شێت زانستیە هەندێک شێت ڕەنگە زانیاری بێت چۆن مامەڵە لەگەڵ ڕاپێچەوانەکان و لەسەر وەک ئاماژەم پێکرد بابەتە جیاوازەکان بکەین. بەڵێ زۆر سپاس بەنای خۆی گەورە طبعاً کاگە جەلال حەزەکەم یەک پێچەوانەی قسەکەی تۆ بڵێم لێرە ئێمە ڕەئی پێچەوانەمان قبوڵ نییە هەر بەڕاست یعنی ئەوە واز لەوە بێن لە ئەدەبیاتە کە ئەنووسین ئەگەر وەک یەک بیرکەین و واتە بیر ناکەینەوە ینی کۆمەڵش ئەڵێن وەکو نووسین وەکو ئینشا جوانە بەڵام کە دێتە سەر بە عەمەلی ئەم قسانە بکەینە عەمەلی وانە یعنی بۆ نمونە چەند ڕێی بەرامبەرمان قبوڵە
کە پێچوانە ئێمە بیرکاتەوە بڕوا بکە کاتێک قوبوڵمانە ئەبێ زۆر زەخت لە خۆمان بکەین چونکە دوجار ئێمە پەروەردەی کۆمەلگایەکین ئەم کۆمەلگایە ڕێی پێچەوانەی قوبوڵ نییە یعنی نەک من و تۆ فڵانە فیزە هەر کۆمەلگاکە لەبەرەوەی کللتورێکی پێشتر کللتورێکی بەعسیە بۆ دواتر هەر لەگەڵ کللتوری بەعسە کللتورێکی شاخی دڕندانەی هەبووە ئەمانە هەمووی وای لێ هاتووە نە لە شاخ ئەوان قوبوڵیان بووە تەمەن هەڤڵ کوێسانی ئاماژە بە شتێک ئەڵێ مامجەلال سەکۆیکی ئازادی دروست کردبوو لە شاخ ئەڵێ دوازە کەس نیوە ڕێی ئازادی لەسەر دەربڕێ دوازە لێ هات لە پارکی ئازادی لە دوای ڕاپەڕن ئەمەشی دروستکە هەمان شکڵ بوو یعنی ئەمە نە لە شاخ نە لە شار خەڵک ناتوانە ڕێی ئازادی خۆی بڵێ بە ئازادی ڕەوتن بەمانای ئەوە ناکە ئینسان تەشیر بکات لەوانەیە قسەیمە لەسەر ئەمە بێ زۆر ئاساییە ئەم سیانەمان کە لێر دانیشتن هەرسێکمان ڕەمان جیاواز بێ کاتێ من ویستم بەرامبەری تۆ قسە بکەم ئەدەبی مناقەشەکە ڕێعایەت بکەم یعنی زۆر جار ئێمە لە حەماسەتمان بۆ ئیسلام و بۆ دین و بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ هەموو ئەدەبیاتی ئیسلامی کە دێنە سەر ئەوەی کە دیفاع بکەین ڕێعایەتی ئەدەب ناکەین یعنی خاڵی جەوهەری لەو شوێنەی کە ئێمە پێویستە حەزەت لێ بکەین بە تایبەتی وەکو موسڵمان و کەسی ملتەزیم ئەوەیە کە پێویستە ئەدەب ڕێعایەت بکەین زۆر باش مامۆستا زۆر جار ئەو مناقەشانەیە خود ئەو ڕاپێچوانانی کە دروست دەبێت لە مناقەشە ئاینیەکانەوە دروست دەبێت ئەو کەسی بەرامبەر کۆمەڵێک بەڵگەی کۆنکرێتی دەهێنێت کە دەڵێت ئەم ڕایە بۆ بەڵگانە زۆر مامۆستای ئاینیمان بینیوە زۆر بانخوازمان بینی و دوای چەند ساڵێک یعنی ئەو مناقەشەشی کردو لەسەر ڕای خۆی بەڵام هاتۆتەوە و دەڵێ ئەو کاتەکە ئەوم و تۆ هەڵە بۆ ئێستەمە ڕادروستەکەیە بۆ لە ئاینی پیرۆزی ئیسلامدا یاخود لە ناو ئاینەکاندا ئەم مناقەشە گەرمانە هەیە و نابێت ناقەشە بگرێت و نابێت گفتوگوی لەسەر بکرێت و ڕای کەسەکە دەورە بینێت کە ئەو بەڵگە کۆنکرێتیانی هەیە برم خۆی گەورە بە عەزەمەتی خۆی کە خوایە بە پێغەمبەرە فەرمووی صلی الله علیه وسلم پێیان بڵێ وەرن با قسە بکەین بزانین چێمان لەسەر حەقین خۆ ئێزانی حەق ئەوەی کە خوا ناردوێتی یعنی ئەم فکرە کۆنکرێتیە کە من پێم وابێ حەق ئەوەی کە لای منە ئێمە لێمان تێگەچێ جاری وایە هەر بەجددی لێمان تێگەچێ کە ئەو حەقی کە هەیە ئەو بۆ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هێناوێتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەکو لایانی ئاینی گەیاندنی دینەکەی خۆی مەعسووم بووە هیچ هەڵە تاوانێکی نەبووە بەڵام کە ئەم دینە ئەگاتە من خۆمی تێکەڵاوەکەم یعنی بۆ نەفسێتی خۆمی تێکەڵاوەکەم ئەکری ئەوەی کە من ئەیگەێنم دینەکە وەکو ئاەت و حەدیسەکە نا وەکو ئەو فکری کە خۆم لە ئاەت و حەدیسەکەی وەرەگرم هەڵە بم بەس بەداخۆ ئێمە زۆر جار خۆمان لێ ئەبێ بە حەق یعنی لەبەرەوەی ئێمە کەسی ملتەزیمین و لەناو بازنێکی ئیسلامیین و کاروبارمان لەگەڵ ئاینایە زۆر جار خۆمان لێ تێکەڵاوە بێ لەگەڵ ئاینەکەیە یان لەوانەیە هەندێک کەسمان خۆی لەگەڵ خواشە لێ تێکەڵاو بێ کەوا ئەزانێ خوا هەموو حەقێک لای خوایە هیچ باڵێک نە لە دینی خوایە هەیە نە لای خوا هەیە ئەم خۆشی پێی وا ئەبێ ئەمەیڵێ دینە بۆیە بە هیچ شێوازی قبوڵی مناقەشە ناکات و هەر کاتێک تۆ مناقەشەت کرد وەکو خۆی وەکو مرۆڤێک یەکسەر کۆمەڵی ئەدیلە ئەهێنێتەوە کە وەکو ئیهانەکردن بە دین بە عولەمای دین بە کۆمەڵشتی ئەوە ئەم فکرانەوە ئەکات هەرگیز لە مناقەشەیە دیقەت بن زۆر کەم وایە لە مناقەشەیە کە بێدینێک و دیندارێکی تیاابێ بگەن بە یەک ئەمە مانەونی هەر دیندارەکە هەڵاکە تاوانبارە نەخێر ئەو لاش بە هەمان شێوازە برام ئەوش کە بڕێ مولحیدی شەر یا بۆن مە مولحیدە یا چەپە هەرچیەکە ئەوش هەمان فکرەیە کە دێتە مناقەشەکەەوە بڕای وایە کە نابێت بچێتە سەرڕێیە باشەوە سامر مناقەشە شوێنی هەیە زۆر جار دەبینین ئێمە فێرین ڕاکی خۆمان دەمانەوێت لە فەیسبوک لە کۆمنت بۆ بەرامبەرەکەمان بسەلمێنین دەگاتە تەشیر سوکایەتی جنێ و ئەمە ئێستا لە سۆشیال میدیا گیرۆدەیە کۆمەلگا بەدەزەمەوە ئایا مناقەشات شوێنی تایبەتی خۆی هەیە و ئایا چۆن ڕێز لە ڕای بەرامبەر دابنین چونکە زۆر جار کە تۆ بۆ چوونەکەی خۆت دەردەبڕی با لە مەجلیسێکی تایبەتیشدا بێت لە شوێنی مناقەشەشا بێ بەڵام لە پەنای بەناو ڕەخنەگرتن و ڕای پێچەوانە من زیان لە تۆ هەدەم چۆ بە تەشیر بێ سوکایەتی بێ جنێو بە یاخود نازیان لە پرۆژەکەت بدەم لە ئەساسا بە ئامانجێکی دیکە نەک بە ئامانجی ڕاستکردنەوە ئەمانە چۆن مامەڵیان لەگەڵا بکرێت برم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ من لە بەهەشتا شوێنێکی بەهەشت دراوە بە من ئیدم بەو کەسانەی کە مناقەشەیەک یا مجادلەیەک هەیە کە ناگەن بە هیچ وازی لێبێنن یعنی کە تۆ ئەزانی شتێک ناتگەێنتە ئەنجامێک بەتەبی لە فەیسبووکە ینی فەیسبووکی شوێنی ئەوەیە کە
پێ وابێت کە ئینسان ڕێیکی پێچەوانە هەیە دوجار سوۆشال میدیا وەکو شاشەیە کە چۆن ئێستا لەم تەلەڤیزیۆنە خەڵک سیرمانەکە بە هەمان شێوەز خەڵک ئەیبینە خەڵکێک لە ناو ئامادرە تەسلیم نابێت زۆر زەحمەتە تەسلیم بێ یعنی ئەگەر پۆستەکەشێک کردێتی باتڵیش بێ یا بۆنە کۆمنتی کردو کۆمنتەکەش یاڵە بێ تۆ لیا بتێ ئەمە ڕاستکەیتەوە نابچۆرم مەسنجە بە تەنیا پێی بڵێ بەڵام کێشەی کاگە جەلەر کێشەیم ئەوەیە بەڕاستی وەکو موسڵمان من قساکەم وەکو ملتەزیم ناگەڕێنەوە بۆ فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناگەڕێنەوە بۆ ئەخلاقم مەزنەی کەم ئەگەر دیقەت بین کۆی دینی ئێمە مەسەلە ئەخلاقە کۆی دینی ئێمە پێغەمبەر خوا فەرمووی صلی الله علیه وسلم بێگومان من نێراوم بۆ ئەوەی ئەخلاقە جوانەکان تەواو کەم پێغەمبەر خوا فەرمووی صلی الله علیه وسلم مسلمان تانە نادات مسلمان جنێو نادات مسلمان ئازاری خەڵق نادات یعنی ئەمە صفەتە ئەمە یاسایە بۆ ئەخلاقی مسلمان کات تۆ بینی کەسێک بێئەدەبیەک ئەکات هەڵەیەک ئەکات شتێکە بەرامبەر دینەکەت یا دوجار تۆ ڕێت دراوە کە بە ئەدەبەوە وەڵامی بیتەوە وانە ینی ڕعایەتی ئەدەب کە لە پێشەوەی شەوتم ئەمە بۆ موسڵمان لەبەرەوەی تۆ قەرارە شوێن پێغەمبەر کەوی صلی الله علیه وسلم لەوانەیە ئەو مەرجەعیشی نەبێ وانە کەسێکی بێدینە کەسێکی یا دوورە لە دین هەرچیەکە هەرز ناوێکی هەیە بەڵام دوجار ئەو ئیلتیزامێکی بە دینێکەوە نییە یعنی بۆ من قرار نییە محەممەد صلی الله علیه وسلم مەرجەعی بێ بەس دوجار هەڵی ئەو نابێ من وا لێ بکات لە بازنەی ئەدەبی خۆم دەرچوو زۆر باش مامۆستا بابینە سەر ئادابەکانی وەڵامدانەوەی ڕای پێچوانە پێ دوانیە بە ئادابێکی جوان بە نەرمونیانی ئەگەر ڕاکەی خۆت بڵێیت و بڵێنی بە شازێکی جوان بۆی دەرببڕی پێ دوانیە هەنێک کات دەبێتە مای ئەوەی کە ڕای پێچوانەکە بێتە سەر ڕاکەی تۆ ئەگەر بەتون و تیژی بێت و بە هات و هاوار بێ بڕام نییە کە کەسی بەرامبەر قەناعات بکە بە ڕاکەی تۆ بەڵێ خۆی ئێمە کێشەیەکمان هەیە برام لە مناقەشە مەرج نییە من بێمە سەر ڕێی تۆ یا تۆ بێتە سەر ڕێی من گرنگ ئەوەی هەردووکمان ئەگەر نەشاتن سەر ڕێی یەکتر هەمان ئەم ڕاجیاوازانە کەمایەوە یەکترمان قبوڵ بێ فەنەکە لەوەیان نییە یعنی ئێستا بۆ نمونە من و تۆ سە شتێ مناقەشە ئەکەین دوجار من هەندێک زانیاری ماوە بە تۆ هەندێک زانیاری یاوە بە من لەوانەیە لەو کاتیان نەڵێم ئەوە من هاتمە سەر ڕێی تۆ نییە بەڵام دوجار من احترامی تۆ بگرم کە لەسەر ڕێی خۆت ماویتەوە و تۆش احترامی من بگرێت کە سەر ڕێی خۆم ماومەتەوە لەبەرەوەی خوا بە عەزەمەتی خۆی من توی بە جیاواز دروست کردووە لە دایک و باوکەوە جیاوازین لە کولتورەوە جیاوازین لە ناو خێزانەوە جیاوازین و هەر بیرکردنەوە هەموو شتێکمان جیاوازە تەنانەت فەیلسوفەکان قسەی جوانە نیە ئەفەرمێ مرۆڤ لە دایکە بێت تەنیای هەتا ئەمرێ ئەسڵ مرۆڤ هەر کەسی زاتێکی زۆر تەنیایە ینی بخۆن نەخۆشەکەویت بە تەنیا ئەخەویت بە تەنیا ئازارە چێژیت ینی هەموو شتەکان مرۆڤ تاکە تەنیایە مادەم خوا هەموو شتێکی تایبەتمەندی بەخشێ بەم ئینسانە بە تەنیا بەخۆی هیچ ڕەبتێکی نەکردەوە بە کەسێکی تر ئەوەندە نەبێ کە لە سکی دایکەتی ڕەتێکی هەیە بە دایکەوە کە لێوە خواردنوەرەگەن لەگەڵ لە دایکی جیابەوە ئیتر ئەم مرۆڤە تەنیا هەتا ئەمرێ ئیتر بیرکردنەوەی بە تەنیا خۆی بیرەکاتەوە ڕاستە کاریگەری کۆمەڵگا لەسەری بەڵام دوجار ئەو کەسەی کە تاوانێک ئەکات بۆ خۆی لە بەردەمی قانونی شەو لە بەردەمی خۆشە خۆی محاسەبا کرێ مادەم مرۆڤەکان بە تەنیان بە هەمومان حرمەتی ئەو تەنیایە بگرین کە خۆ ئاوای دروست کردووە خوا ئەم بیرکردنەوەی ڕێیدا ئاوا بیرکاتەوە یعنی هەر بەڕاستی لە تاریخی موسڵمانانی و ئەو کاتێک کە موسڵمانان کار بەدەست بوون و دەسەڵاتی ناوچێکی زۆریان بەدەستەوە بووە نەچون کەنیسەیەک تێک بن لە کاتێک کە ناو کەنیسەکە شرکی تیاکراوە احترامیان گرتوون بەڵام ئەوان لە سنووری خۆی احترامی بەرامبەر بگرن ئەم جوانانەی کە لە دینی ئێمەیە هەیە بۆ ئەمڕۆ ئێمە زۆر پێویستمان پێێتی بۆ ئەدەبی مناقەشە جا لە فەیسبوک هەیە لە ناو مەجلیسێکە دانیشین گرنگ ئەوەیە ئەو ئەدەب ڕێعایەت بکەین ئیتر دوای مناقەشەکە هەر عقارێک دێتە بەر مادەم بێئەدەبیتانەوە قەچێکە من و تۆ بە 2 ساعت مناقەشەکەین لەسەر مۆزوعێ بەڵام دوجار ڕێز یەکتر بگرین مناقەشەیەکی دروست باڵێنەوە مناقەشە نیە لە سۆشیال میدیا و شەڕەکە دەکرێت لە مەجلیسەکە ڕوبەڕوو مناقەشەی دروست کامەیە ئەزانی برا ینی کە من دەمەوێت ڕاکەی خۆم بەرامبەر ڕاکەی تۆ قیاس بکەم کامەیە خۆی ئێستا لە جوابێ و برا بەڕێزەمە باسیۆمان کە من ڕێیەکەم هەیە کە دێم لەگەڵ تویا مناقەشە ئەەکەم قەت مەبەستم ئەوە نەبێت تۆ هەمان ڕێی منەت هەبێ یعنی بێ وەردەوە خەریکی کۆپیکردنی تۆ بم ئەزانی هەر لە دروستکردنی ئادەمەوە لەوەسا زۆر ڕاکەی هەڵەیە تێدایە ئەبێ بۆی ڕاست بکرێت بڵێکە ئەزای من تۆ بۆ قسە لەسەرەوە قساکەین کە دیارە من ڕێی تۆ قوبوڵ نییە وەکو قوبڵ بۆ مانایی ناکە من دشتم بۆ مانایی من ئەم ڕێی تۆم قوبوڵ نییە بۆی مناقەشە دەکەم هەر خۆی مانای مناقەشەکە ئەمەیە ینی من تۆ لەسەر یەک شت هاوڕابین پێشە مناقەشە نییە بەڕاستی بەڵام مرۆڤ کە لە ئادەمەوە خوای گەورە کە ئادەمی دروست کردووە
لە ئادەمە یاخیبوونی چاندووە یعنی هەرخوا مرۆڤ وا خەڵق کردووە و کۆپیشی نەکردووە خوا مرۆڤی بە ئازادی دروست کردووە لە ئادەمەوە قووەت یاخیبوونی ئاوەتێ یعنی دیقەت بن خی گەورە ئادەم و حەوای لە بەهشتا یا ئەو خلافێکە لەناو ئەو بەهشتەیە بۆ کە دوای ئێمە چنە یاننا بەڵام دوجار ئادەمی لەناو ئەویا دروست کردووە پێشی فەرمون لەم دارە مەخۆن بەڵام دوای لێ خوارد خۆمە فەرمانی خوا بۆ ڕێک بۆ ئادەم و حەوا بوو بەڵام لێشیان خوارد لەبەر قووەتی یاخیبوونی هەیە مرۆڤ ئاوایە مادەم قووەتی یاخیبوونی هەیە لە خوا و لە بەرنامەی خوا دوجار قووەتی یاخیبوونیشان هەیە لە یەکتری وانە ئەم قوتە خوا پیداوە حتا ئەمری ئینسان ئەتوانێت لە دنیا یاخیبێ لە خوا یاخیبێ قرار نییە لە دنیاە بە تابیت لە دوای هاتنی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەس بەردی بەسەرا ببارێ کەس وانە بە ئەرزا ڕۆچی ئەم شتانە نەماوە بەڵام مادەم کەسەکە ئازادە ئەدەبی مناقەشت ڕێعات کرێ ئیتر دوجار ئەمەیە من و تۆ دانیشتن قساکەین لە مەجلیسێک و کاک جەلال ئەفەرمێ لە مەجلیسێکە دانیشتن قسەی خۆمانەکەین من نامەوێت ئامۆژگاری کار بم بۆ تۆ و تۆش نەتوێت ئامۆژگاری کار بیم بەڵام من ڕێی خۆم کە ئەڵێم یعنی ئەم ڕێی من بەلامەوە دروستە لەوانە شەوقی ئیمامی شافعی فەرمێ ڕێی خۆم پێ دروستە لەوانە ڕێی بەرامبەرش دروست بێ کەواتە مناقەشەی دروست کامەیە هەر قسەکردنە یا ئەدیلەیە نەرمونیانیە چییە؟ من ئەم شەو پۆستێکم کرد کوڕێکی بەڕێسەیە گەنجێکە ئێستا هەندێک وتار تۆمارەکات زۆر نەرمونیانە یعنی بەڕەحمەت بە مەسا شەماڵ موفتی من بە خزمەتی گەشتم چەند جار و هەموو ئەو کەسانەی کە لە وفاتیە خەمبار بوون یعنی من پێم سێر بوو بڕوا بکەن کەسم نەدیوە کە وفات دەکە ئەمەنە خەڵقی جیاواز بۆی خەمبار بێ یعنی بڕوا ئەکەی خەڵقی بێدین بۆی خەمبار بووە لەوانە یەکێ لە هۆکارەکە ئەم نەرمونیانیە بێت کە زۆر نەرمونیان بوو یعنی خەڵکی لە ڕەحمی خوانە ئەکردە دەرەوە تۆ نەبوو بەرامبەری خەڵک ئەمە کاریگەری دروست ئەکا لەسەر بەرامبەر کاک جەلال دوجار ئەمە مناقەشەی دروستە کە من بەرامبەر بە تۆ کە تۆ شتێکە بەرامبەر من قسەی ناشی نەڵێم ئەنجا ئەگە بڵێ فەیسبووکیش بێ بەڵام هەر لە پۆستەکە تا ڕای پێچەوانت هەبوو بەس من هیچم نەوتووە وانە ڕێی پێچەوانە من بڕوا بکە کاک جەلال جاری وایە لە ناو کۆمنتا قسەیان پێوتوم قسەی ناشرین هیچم نەوتووە بەڵام لەوانەیە دوجار ئەم کەسە خۆی بزانێ کە ئەگەم قسەی ناشینە با بە مەسنجەر لەوێ پێم بڵێ حەزەکە ژنێوێک بات حەزەکە جا شتێکی جوان هەیە کە ئێستا بیرم کردەوە ئەڵەن جارێ بوودا کە هەندێک پێم وای پێغەمبەر بووە ئەڵێن بوودا جارێ بە منتیقەیەکە ئەڕوا بە دیەکە بە گوندێکە تێپەڕێ خەڵکی گوندەکە دێنە سەر ڕێگەی هەموو جنێوی پێدەن ئەمیش ئەوسێ بەردەوام بن لە جنێودان پێی ئیتر دیارە کاتێکیە چێ بۆ شوێنێکی مەوعیدێکی هەیە پیان ئەڵێ ئێستا من کاتم نییە جۆ بە ژنێوەکانیەوە بگرم سبێنێ لە هەمان کاتە لێرەوە دێمەوە ئەگەر ژنێوتان ماوە سبێنێ بیخەنە سبێنێ یەکیان ئەڵێ ئێمە ژنێوە پێدەین یعنی نابیستی ئێمە ژنێوە دێن ئەویش ئەڵێ با ئەبیستم بەڵام ئێوەن منیش منم یعنی من خۆم ئەناسم نەقابل ئەم ژنێوم پێ بن نەقابل ئەوەشم وەکو ئێوە ژنێو بەمەوە زۆر باشە مامۆستا عومەر کەسانێکگەن با بڵێن بە کوردوتەنی ئینکارن لەسەر ڕاکی خۆیان زۆر ئینکارن ئینکاریەکەن لەوەی کە ئەو ڕایی خۆی هەیە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەم جۆرە کەسانەدا کە ئیلا نابیلا پێی وایە کە هەر ئەو قسەی ئەو ڕاستە لەوانەیە زۆر جار چەندین کەس پێی بڵێن ینی نزیک بە 10 کەس بەرامبەری دەوەستن دەڵێن کە ئەم ڕای تۆ هەڵەتە ئەم بۆچوونە هەڵەیە بەڵام هەر ئەو ئینکاری دەکات لەسەر ئەو بۆچوونی خۆی بەڵام ئێمە شتێکشمان هەیە بە ئەوش بزانین عەرەب قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ وەڵامدانەوەی ئەحماق یعنی دەبانگ بێدەنگیە یعنی مەرجنی ئێمە هەمیشە ئامادەمی بۆ مناقەشە یعنی من ئەگەر بزانم یعنی یەکێ لە زاناکانی خۆمان قسەی جوانە فەرمێ ئەڵێ من مناقەشەی کافرێکی عاقڵم پێ خۆشترە لە مناقەشەی موسڵمانێکی جێل یعنی ئینسان کە گەشتە ئەوەی کە بزانی ئەمە دەبەنگە مرۆڤ هەر کاتێ لەگەڵ نەفامە هەر کەسێک کامە زۆر عاقڵە لەگەڵ ئەوە پیاوچاکی فەرمێن لەگەڵ هەر نەفامێکە مناقەشەم کردبێ ئیلا من شکستم تیا خواردو بۆ چونکە سەرکەوتن و دۆڕان بە کەسی نەفام هەر شکستە یعنی تۆ بۆ کەسێکی نەفامە نەزانە واگریمان مناقەشەکە بردیشتەوە لەی لەکوێ بردوێتەوە وانە کەواتە هەندێک کەسیش با ئێمە بزانین هەندێک کەس واجبە کە لە بەرامبریا بێدەنگ بیت زۆر باشە مامۆستا ئایا پێویستە هەندێک بابەت هەن کە دەوروژێنرێن هەمومان خاوەنی ڕایی بین لەو بابەتەیە یا بۆ نمونە بابەتێک کە لە ڕووی زانستیەوە من لەو ئاستەیانیم
و بمنیشەوە پەیوەندی نیە بە ژیانی منیشەوە پەیوەندی نیە یعنی چ پێویستەکە من بڵێ منیش هەمان ڕام هەیە زۆر جار هەڵقورتاندن لەنەوە ڕاکانە زیاتر ئاژاوە دروستەکە تەشهیر سوکایەتی یا تەنگەژە دروستەکە لە مەزلیسەکەیە کاک جەلال ئەگەر دیسانە بگەڕێنە بۆ تاریخی خۆمان ئەمە هەموو کەس ئەزانەیە کەزانە ینی ئێمە اختصاصی بوون بە کەسێوتە ئەهلی حەدیث بە جەماعەتێک بە جەماعەتی مسا ئەمانە فەقیهن بە کۆمەڵوتراوە ئوسوولین ئەمانە ئیشیان علمی ئوسوولە بە هەندێ وتراوە ئەمانە بۆ منە ئەهلی قورئانن مفەسیرن یعنی اختصاصەکان لە دینی ئێمە جیاواز بوون هەتا دەسەڵاتی ئیسلامی نەشێوە بوو تێک نەچوو بوو دەسەڵاتی مسلمانان هەر کەسەوە بە ئیشی خۆیەوە سەرقاڵ بوو ڕاستە لەشی تری شازانی بێنە بەڵام ئێستا تۆڕە کتوبێکی ئەو کتێبانە بخوێنەرەوە کە تایبەتن بە حەدیث کۆمەڵی زانا قسەی کۆمەڵی زانان کە ئەهلی حەدیثن کاکە لە لوغەی عەرەبیە قسەی سیبەوەیی هێنن کە قوتبی نوحات بووە وانە هەر کەس بە شتێکەوە سەرقاڵ بوو کە علم و اختصاصی خۆی بووە ئەمان نەچوونە سنووری ئەوانەی ترەوە ئەگەر چی لێشیان زانی بێ بەڵام بەداخەوە ئێمە یەکەم هیچ نازانین لەگەڵ ئەوژە هیچ سنوورێک نییە بۆم نەزانینەمان کەسی قساکە ڕەدیە دەینەوە ینی زۆر مهمە ئێستا لە جیانە بۆ نمونە مەوجەیەکی ئیلحاد هەیە بەڵام مولحیدەکان بەرنامەیانێ بۆ نمونە یەکێک هێرشەکە سەر قورئان دانێکە هێرشەکە سەر فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکی هێرشەکە سەر ئەسڵەن هەر لوغەی عەرەبی لەبەرەوەی قورئانی پێنووسراوە بەڵام ئێمە بین بەتەنیا هەر کەسێکمان ڕەدی هەمووی باتەوە نابێ بێ ئێمەش ئەهلی اختصاصمان هەبێ ئەوە کە ئەهلی لوغەیە ڕەدی ئەوە باتەوە کە قسە لەسەر لوغەکە کەواتە ئێمە ئەمە لەسەر ئەسە بەرزەکە بەس کە دیت ناو سۆشیال میدیاوە ئێمە ئامادەین ڕەدی هەموو شتێک بینەوە یعنی ئیتر بیزانین نەزانین لە هەمووی مصیبەتەوەیە کە شتێکی زۆر نائەخلاقی بە تایبەتی بۆ مسلمان فەیسبووک کاتەوە ئەبینێ شتێک نووسراوە فڵان کەس وایوتووە بە ئەو کەسە لە بازنەی ئاین نیشان نەبێ خۆ 2000 مسلمانی منصیف بێت ئەبی ئینسافی هەبێ یەکسەر دێ ئەمش قسەی خۆیەکە بەبێ گەڕابێتەوە بۆ ئەسڵەکەی بزانێت هەر بەڕاستی ئەم هەموو درۆی لە سۆشیال میدیاکرێت چێڵێ ئەم کەسەش درۆیشی بەدەمەوە نەکراوە یەکسەر دێ کۆپی قسەکەکە ئەم چوار قسەی پیاڵێ کەواتە کۆی قسەکان ئەوە بێ کە 2000 مسلمان پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم بەسە بە کەسێ بێتێ درۆزن کە هەر چی بیست بیژێڕێتەوە یعنی ئەگەر ڕاستیش بێ یعنی ئەگەر ڕۆژی ئینسان سەد هەواڵی ڕاستی بیستی هەر سەی بیژێڕێتەوە ئەو بەسێ بێتێ درۆزن نابێ ئینسان هەرچی بیست بیژێڕێتەوە لەوانە هەندێک قسە ڕاستی بەڵام شانی جێڕانەوە نەبێت زۆر باش ماوەستاوەمە دو پرسیار دەرفەتمان زۆر کەمەوە منە جۆرە ناقەشەیەکی یاخود جۆرە ڕای پێچوانەی هەیە لە نێوان هاوسەراندا هەیە لە نێوان دوو خێزاندا هەیە ئەمە چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت تا چەند گرنگە ژنومێک لە نێو مەجلیسێکدا مناقەشەیەکی زۆر گەرم و گوڕ و بە تونوتیژیەوە نەیکەن بۆی کە بە ئەو کەسانی لە دەوروبەریاندان بە چایەکی دیکەوە سریانەکەم بڵێن ئەمانە نەهێم لە مناقەشەیان من یەک نمونەی بچکۆلە بۆ جێرمەوە مادام کۆتا پرسیارە برادری جارێ ئەویست ئافرەتێک بخوازێت چون لەی مامۆستاکی بەڕێز ئەو خێزانەکە ئەناسین چوین پرسیاری کرد ئەو ماڵە چوانن ئەو مامۆستایەک نمونەی جوانی گەڕای وتی کاکی خۆم ئەگەر بەتەمای ئەم ئافرەتە کۆپی تۆ بێ لێسە بگەڕێرەوە دواوە چونکە خوا لەسەر ئەمەزایە دوو کەسی وەک یەک دروست نەکردووە ئەگەر بەتەمای ژیان بیتە سەر لەگەڵیا ژیان بە تەنازوو لەبێن لەگەڵ هاوسەری خۆتە ئەبێت تۆ بەشێک لە ڕێی خۆ دابەزیت ئەویش بە هەمان شێوەز ئەمە فەرقی لەگەڵ کەسی دەرەوەیە ئەم دوانە قرار بێکەوە ژیان بەرنەسەر قرار نییە لێک جیابنەوە ئەگەر ئەم دوانە بەشێت تەنەزول بکەن لە ئاڕایی خۆیان ژیان ئەگوزارێ ئیتە ئەو کات با پێچەوانێکیش بن باوکو یەک بیر نەکەنەوە بەڵام گرنگەوەیە بەشێک ئەم لە ڕێی خۆی دابەزێ ئەوش تۆزی دابەزێ ئەمە لەسەر قسەی مامۆسای قسەکەم کە پێم زۆر جوانە ئەو کاتە ژیان ئیدامەیە بێت باش مامۆستا چەند دانیاروتی کاتکەم ماوە بەڵام زۆر بە کورتی دەبێت ئەمەش وەڵام وەرگرم ئەمە بابەتی زانستیمان باس کرد هەندێک سۆشیال میدیا ئەم لاولا بەڵام ئێمە ڕۆژنامەنووس بە ناوی ڕای پێچەوانە یاخۆت ڕەخنەگرتن مەرجنی هەمیشە بابەت ڕابێت پێچوانی بەرامبەر پێچوانی دەسەڵات پێچوانی فلان حیزب کە دەتەوێت کار بکەی ئەمیان ڕوبەڕووی ڕەخنە نابیتەوە ڕوبەڕووی لێدان سوکایەتی گرتن هەندێک ئازار دەبیتەوە ئەمە چه جۆرە ڕاپێچەوانەیەکە چکە ڕەنگە زۆرجار ڕاپێچەوانەکان لەسەر سیاسیە کە دێتە خوارەوە و تەنانەت دەگەر بۆ نمونە من مادام باگراوەندی عومەر ڕەشیدم قبوڵ نییە هەرچی بڵێ پێم ڕەفزە و ڕای پێچەوانی عومەر ڕەشید دەوەستم بەس هەر دیسانە بگەڕن بۆ ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە ئەگەوکو وەکو ملتەزیم ڕۆژنامەنووسێکی ملتەزیم کە هەیە کارێکی ئەخلاقییان و ڕازگۆیانە بکات پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە ڕاستین بەرنامەی هێناوە بەڵام دوجار زۆری قبوڵی نەبووە
وەلێشیان ناوە دەریشیان کردووە ئازاریشیان داوە ئەمە ئیتر مانای نییە کە من لێم درا و ئازارم درا حەقم پێ نییە با ڕۆژنامە نووسێکیش بم با بە فعلی بم پێ بچمە ناو مەیدانێکەوە ڕاستیەکان بگەێنم بەڵام دوازار خۆ ئەمە خەڵکە لەوانەیە خەڵک قبولی ئەم ڕاستی منی نەبێ بۆیە ئازار مەدەن لێمەدەن ئەمە لە سنووی مناقەشە ڕۆدە دەرەوە ئەمە ئەچێت لە سنووی دیکاتۆریەتەوە کە قسەی ئێمە نیە لێرە. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا عومەر ڕەشید نووسەر زۆر بەخێربێ سپاس بۆم دەرفەتە بەڵا عزیزان تەوەری سێەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕوانگەی ئیسلام دەربارەی وەرزش و ئایا ئیسلام چەندە گرنگی بە وەرزشکردن داوە. لا هەولێرەوە عیمران ئەمیر هاوڕێمان ئەم تەوەرەمان پێشکەش دەکات میوانێکی تایبەتی دەبێت لێرەوە دەچینە هەولێر. عیمران سڵاوی خوا لەبێت تۆ ئەم کاتت باش فەرمووتەوەرەکەمان پێشکەش بکە. بەڵێ کاک جەلال کاک دانیاری هاوڕێم سڵاوی خوای پەروەردیگار لە ئێوە و لە بینەرانتان. زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر هاتمەوە خزمەتی عزیز و خۆشەویست. ئەمڕۆ هەروەکو کاک جەلال ئاماژەی پێدا باسی وەرزش ئەکەین بەڵام لە ڕوانگەی دینی ئیسلامەوە بزانین دینی پیرۆزی ئیسلام کە لەسەر هەموو کایەکانی ژیان قسەی هەیە بزانین چی هەیە لەسەر وەرزش و تا چەند ئامۆژگاریمان دەکە گرنگی بە وەرزش بدەین و باسی وەرزشیشەکەین بۆ لاشە بزانە تا چەند باشە لەگەڵ مامۆسایەکی زیرەک و هاوکات وەرزشوانێکی باش مامۆسا دەوت مامۆسا زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانی سپاس بە تۆ کە ئەمڕۆ لە ستۆدیۆمان ئامادە بوویت. مامۆسا جارێ بە هەر خۆتمان پێ بناسێنە بزانین وەرزشوان و مامۆسا چۆنێکە و چەندێکە خەریکی وەرزشی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. صلاة خير پروردگار لئیو لبینران و بیسران بإن شاء الله. ورزش نعمت شيخ خير پروردگار لسر گویزه بی اسراک خلقانی زور پی و سرقالن. بەڵام وەرزش لە ڕوانگەی تەندروستی و ئەم باسیەکەین لە ڕوانگەی شەرعەوە باسیەکەین وەرزشمان هەیە بەڕاستی وەکە کە ئەو کەسە تەندروستی تێک بچێتن وەرزشمان هەیە کە تەندروستی بەرەو باشە ڕواتن و لە شولارێکی چاک و بەهێز بەڵام لە هەموو کاتێکدا ئەوەی جێ ئاماژە پێکردنە کە ئەتوانم بڵێم وەرزش بەر لە وەرزشکردن بەر لەوەی وەسڵێک لە مابینی وەرزش و ئاین بێتن ئەبێ یەکەم جار فێری پەروەردەی وەرزشی بکرێتن چونکە ئێمە وەکو مامۆستای ئەکادمی لە دەرچووی کۆلێژی پەروەردەی وەرزشی کە لە زانکۆی سەلاحەدین دەرچووینە هەموو کات بیرمان لەوەی کردیتەوە مامۆستایانی پەروەردەی وەرزشی بەر لە وەرزشکردن ئەبێ پەروەردەی وەرزشی فێر بکرێتن وەزارەتێکمان هەیە بەناوی وەزارەتی پەروەردە ینی پەروەردە پێش فێرکردن هەر ناوی وەزارەتی پەروەردە بەرێ یەکسەر وەزارەتی پەروەردەیە کەواتە پەروەردەکردن لە پێش فێرکردنە پەروەردەی وەرزشیش ئەبێ ئەو کەسە پێش ئەوەی فێری وەرزش بێ پێشی ببێتە یاریزان یا وەرزشی تاک لە بەخۆی ئەنجامدا ئەبێ ڕابێتن پەروەردە بکرێتن لەسەر تەندروستێکی باش و زانیاری هەبێ لە وەرزشی کە ئەنجامی باش باشترین پەروەردە بۆ وەرزش پەروەردەی چیە دەتوانین بڵێن پەروەردەی ئیسلام باشترین پەروەردەکردنە بە دڵنیاییەوە پەروەردەی ئیسلامیش بە هەمان شێوە ئەگەر ئاماژەی پێ بکەین پەروەردەی ئیسلامی بەر لەوەی ئەو کەسە فێری قورئان خوێندن بێ فێری ڕۆژوگرتن بێ هەلە منداڵیەوە ئەبێ پەروەردەی ئیسلامی فێر بکرێتن لەبەرچی لەبەرەوەی کە کەسێک نوێژی کرد تەنها عن الفحشاء والمنكر دەبێ ئەوە تێبگەێنرێتن ئەگەر کەسێک بە ڕۆژوو بوو ئەبێ خۆی بگریتەوە لەو هەموو شتانێک کە دێتە پێشی کەواتە لە تەمەنی مناڵی پەروەردە ئەکرێتن دوای ئەو دوو پەروەردەیە وەسڵێکە کرێواتە هەردووچیان دەغمەکرێن لێک ئەدرێن کە پەروەردەیەکی جوان و نایب دروست ئەبێتن کەسێکە گە وەرزشوان بێ زۆر ئاساییە مامۆستایشی ئاینی بێتن مامۆستا ئاینی ئێستا زۆربیان بەپێی ئەوەی کە عورفی کوردەواری یان هەندێک لە قەول هەیە کە نابی بە هیچ شێوەیەک مامۆستانی ئاینی وەرزش بکە زۆر ئاساییە مامۆستاش حەزەکە لە یاریگایکی چیمەنی دەستکرد لە فوتساڵی یاریک لە بەخۆی ئەنجام بداتن بەڵام لەوانەیە خەڵکەکە عورفەکەیمە وایە بە شێوازێک سەیر ئەکرێتن لەوانەیە ئەو مامۆستای نەتوانیتن بێتە پێش یان نمونە مامۆستامان هەیە الحەمدولله سوپاس بخوا کە مامۆستای هەوەرزشیشە و ئەتوانی لە جانبی دینیش ئیشکە و مامۆستانەمان هەیە مامۆستای ئاینی ئێستاکە لەوانەیە ناوی معروف بێتن لە کوردستان مامۆستا لەوانەیە باشترین وەرزشوان وەرزشکار بێت لە ئاستی عراق ئەنجامی باشی بەدەستێنە مامۆستا بە ئێمە بچینە سەر وەرزش گرنگی وەرزش بۆ ژیانی ئینسان چییە ئەگەر کەسێکی وەرزشوان لەگەڵ کەسێک کە دوورە لە وەرزش چ جیاوازێک لە ژیانیان هەیە وەرزشکردن دکتۆرەکان بەوە زۆر دڵخۆشن کە وەرزشوانی کە سەلایەن ڕاستی هەم دکتۆرەکە ماندوو نابێ
و هەمیش لە هەندێک فحوساتێک کە ئەو ورزشوانە منعی ئەوەندە بەرزە توانی ئەو نەخۆشیانە لەناو باتن. دوور نەمەبینە کە نەخۆشی کۆڕۆنا هات هەموو شتێک ئەجەلی خوای پەروەردیگارە، بەڵام ئەوانەی کە ورزشوان ورزشکار بوون ورزشێکی تەندروستیان کردبوو لەو نەخۆشیە ئەگەر ئەجەلی نەهات بێتن توانرا مەسەن بە سەحەتێکی باش لێ دەرسێتن، چونکە ورزش هەم بە تاچی و هەم بە کۆمەڵیش و هەم بە شێویی ڕسمی و ناڕسمیەکە ئەوەیە کە لە خۆتە تو وەرزشیش ئاجامەدەی، بەڵام بزانی کات و ساتی وەرزشەکە چۆنە و ئەو هێزەی کە ئەو زەی کە سەرفی ئەەکەی کەمتر بی لەوەی کە ئەو خۆراکە و ئەو تەغزەیە کە دێتەوە ناو جەستت، چکە بەڕاستی ئەگەر وەرزشێک بێتە ئەوەی کە خەڵکەکە خۆی لە ناو بە بەهیلاکدا هەم لە ڕوانگەی شەرعیەوە لەسەری حرامە بی و هەم لە ڕوانگەی تەندروستیەوە تەندروستی ڕێی پێنادا. زۆر یاریزانمان هەیە سەر لای دکتۆر لەوانەیە دەرمان و وزێ بەخشیشی زۆری خواردبی ئەو کاتە دکتۆرەکە ڕێگیری ئەکە لەو مادانە لەوەی یان زۆر زار دووری ئەخەوتۆ لە یاریگایەکان لێ نابی بچێ ناو یاریگایەکان لەبەرچ لەبەرەوەی پێویستیت بە ئیسراحەتە وەرزشی تەندروستیت نەکردووە. بەڵام لە هەمان کاتدا ببوورە مامۆسادەت بڕم دەکرێت ئێمە وەرزشکەین بەڵام ببێتەوەی تێکچوونی سەحەتمان بۆی بە شێوەیەکی سەحی نەمان کردووە بە دڵنیاییەوە. وەرزشێ ئێستا لە جیهان مەسەڵەن لەوانەیە لە ناو یاریگاکان تووشی جەڵتەی دڵ ببێتن، ئەوەشیان تەبعاً لەبەرەوەی ئاگەی لە خۆی نەبووە، لە ڕووی پرۆتینەوە لە ڕووی ڤیتامینەوە کەم تەرخەم بووە، لە ڕووی ئەوەی کە ورزشێکی ئەنجام دێت چوویتە ماڵەوە پاڵی لێکەوتووە بە هیچ شێوەکە مەسەڵەن سەر شوشتنی لەگەر نەبووە، ئەو مادەنی کە لە جەستی هاتیتە دەرێ ئەتوانم ئەگەر ئاماژە بە شتێکم زۆر کەسێرێ چەوری لە جەستم زۆرە وەرزش ئەەکەم لەوەی چەوری لە ناو بە بەخۆی ئەو دەستەواژەیە ببوورە هەڵەیە چەوری ئەبێ تێک بشێندرێتن، چونکە ئەو مادەیەکە لە ناو جەستە دێتە دەرەوە هەر هەمویان مادەی سوودبەخش و مادەی زیانبەخش دێتە دەرێ، بەڵام شکاندنی چەوری لە ناو جەستە ئەوە وەرزشی لە ناوبردن و شکاندن جیاوازی چیە مامۆستا؟ لە ناوبردن ئەوەیە کە تو ئێستا عراقێکی زۆرەکەی باشە لەوەی کە چەوری ئەماڕین ئەتاوێتەوە بخۆی چەوری ناتاوێتەوە، چەوری تێک ئەشتێ چەوری لە ناو ئەچێتن. هەر بۆیش ئێستا نیزامێک پێیا بووە کە خەڵکانی زۆر تێدا سەرقاڵن بە دکتۆرە بەڕێزەکانی شەوە نیزامی کیتۆ بەکاردێتن. ئەم نیزامەیە لابردنی چەوری بە چەوریە دوور لە مادە وەکو کلوکۆزەکان وەکو مەسەلەن برنجە شەکرە نانە بە هەر شێوەیەک ئەوانە قەدەغاکرێ. لێرە تەماشاکەی وەرزشی شۆکارەکە لە ناوبردننی چەوری بەڵام بە شێواژێکی تەندروست ئەو تەندروستیە ئەوەیە کە ئەو یارەزانە دەبێت زۆر ئاگەی لە سەحەتی خۆی بێ نەک مەسەلەن وەرزشێک ئەنجام دەبێتە ماڵەوە چەند چەوری هەیە چەند شەکر هەیە هەر هەمووی بخوا ڕوو لە شەکری تەبیعی بکات. بۆ شکاندنی چەوری لە لاشەمان تۆکو مامۆسایەکی ئاکادمی پێشنیاری چ وەرزشێکەکەی؟ وەرزشەکان زۆر هەیە بەڵام بەسە سێ تەمەن دابەشە بێ. ئەو وەرزشەی لە تەمەنی منداڵیەوە لە 6-7 ساڵی تاکو گاتە تەمەنی هەرزەکاڵی کە تقریبا 11-12 ساڵ مێر منداڵی پێرن، ئەوە سیستەمێکی خاصی خۆیە و ئەوانەی لە سەروی 14 ساڵی تا کۆگاتە 25-26 و تا 30 ساڵی ئەوەشان وەرزشێکی تایبەتی خۆی هەیە و ئەوانەی لە 30 لە بۆ 40 زیاتر لە بۆ 56 ئەوانە تایبەتێ لەبەرچی لەبەرەوەی ئەو وەرزشێکە لە تەمەنی منداڵی ئەکرێ لە تەمەنی لاوێتیدا تەمان دە بەرامبەری ئەوەی منداڵیە. دوایوی کە ئێستا تەمەنی ما کە تەمەنێکە لە مابەنی 37 تا 40 تا 50 ساڵی لێرەدا نەخۆشێکی حەزەکەم ئاماژەی پێ بکەم کە زۆر پرسیارم لە پزیشکە بەڕێزەکان کردیا بە تابەتی برای خۆشەویستم دکتۆردارە کە زۆر جار پرسیاری ئەو بابەتە لێ یەکەم کە ئەو وەرزشە ئاگادار بین زۆر ترسناکە جاری وهەیە ئێستا من وازم لە 36 بۆ لە 30 تقریبا 30-35 تا گاتە 40 ساڵی و ئەزانین وەکو تەمەنی 20 ساڵەکان یاریمان پێکرێت زۆر جار ئێستا هەفتەی ڕۆژێک لەگەر هاوڕێکانی خۆم وەکو بە زەمان وەکو زمانێک بەیادی جاران دێن وەرزشەکەین یان تۆپی پالە ئەنجامە دێن لە هەوڵی داخراوی شەقلاوە تەماشاکەین کە دێنەوە ماڵەوە ئازاری جەستەمان زۆرە لەبەرچێ لەبەرەوەی هەروان ڕاهاتینە کە لە تەمەنی لاوێتیدا کو یاریمان کردو بە هەمان شێو ئەو یاریەکەن لێرە دەنەکە ئەویشان پێرێن ئەستوربوونی دڵ یان گەورەبوونی سەمامەی دڵ ئەوەی کە خوێن بەر و خوێن هێنەر هەیە سەمامەی دڵ گەورە ئەکە ئاگایان زۆریان لە خۆبی زۆر خۆیان هیلاک نەکەم بۆ ڕادەی کە لە 20 ساڵەکان چ وەرزشیان کردیا کە گەیشتە تەمەنی 45 ساڵی لە بۆ سەرەوە ئەو وەرزشێکی ئێستا من ئەنجامی دەم نابی وەرزشە بێتن نابی ئەبی کاتەکەی کەمتر بکرێتەوە زیاتر وەرزشی ڕۆشتن بە پێ یعنی مامۆستا دەتوانین بڵێن شکاندنی چەوریەکی زۆر لە کاتێکی کەمە بۆ تەمەنێکی گەورە گونجاو نییە لەبەرەوەی دڵی ئەو کەسە چەند ساڵە ئیشەکاتن بەبێ وەستان کارەبایەتی دڵی ئەشکالی هەیە و ماسوکەکە دیوارەکانی دڵی لەوانەی کێشەی هەبیتن بەڵام وەکو تەمەنێکی لاو تەماشاکی هەندێک جار ئەو گلەیم لە هەندێک برایەکانی خۆشم هەیە ینی ئەوانەی کە
وەرزشی فوتساڵ ئەنجامەدەنیان ئەوانەی کە وەرزشەکانی بۆکو مەسەن تۆپی پێە تۆپی دەستە تۆپی سەبەتی هەتا تێبڵ تێنسە لێرە شتێکیە ئەبی زۆر ئاگادار بین ئەو شتە ئەو ورزشێت و ئەنجامێدەی ئەبی ئامانجێکمان هەبیتن لە وەرزشەی ئامانجی تو چییە یەک دروستکردنی تەبایی خۆشەویستیە دووەمیان سەحەتی خۆتە سێمیان ئەگەر نوێنەراتی شارێکیان وڵاتێک بکەیت ئەوە شتێکی ترە کەواتە دەبی لێرەدا دابەش بکری ئەو وەرزشە باش پێغەمبەری خوا و هاوکات ئیسلام صلی الله عليه وسلم باسی چ وەرزشێکمان بۆ ئەکەن چ وەرزشێکمان بە گونجاو بۆ ئەزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حديثكمان هي أو حديثة طبعا رأيتي خلافي لسر عندك اليوم ضعيفة أو حديثة لاوازة عند الشرين أو حديثة حسنة سواء من مرتبة حديث مان هي صحيحة وضعيفة أو حديثة أو حديثة بيغمبري خو عليه الصلاة والسلام فرمي علموا أولادكم السباحة الرماية وركوب الخيل يعني من دالكانتان رابين لسرتي بفيربوني السباحة واتا ملواني بابزانا فعلا وایە تەماشاکەی لە زیانی ئەو ڕۆماندا کێشەی ئاو هەر کەسێکە کەوتنە ئاوی چەندان کەسمان هەیە کەمە لێ نازانی خۆی لێدایە و تووشی چ بووە تووشی هێلاکەت بووە تووشی خنکان بووە و ئی دووەمیان ڕمهاوێژی دیارە ئەو کات لەو سەردەمەیدا ڕمهاوێژی زۆر گرنگ بووە و ئەلفروسیە واتە ئەسب سواری سوارچاشی باسی ئەو سێی کردووە بەڵام حەدیثێکمان هەیە ئەگەر غەڵەت نەبم لە صحیح مسلم خوێندمەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زارێکیان لەگەر هاوژینەکەی خۆی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت تەمەنێکیان زۆر خۆشویستیە زۆر بەقەدر بوونێ لەلایەک جارێکیان ئاماژە بووی کە عایشە فەرمی بە ڕاکردنێکی بکەن مەسەن لەو خاڵە لەو بەردە تاکو ئەو دارە خاڵێکیان دەستنیشان کردیە ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تەمەن گەورەتر بۆ لە عایشە کە ڕاکەن دیارە عایشە لەو ڕاکردنە لە پێشبڕچێکە لە پێغەمبەری خوا باتوە صلی الله عليه وسلم سیفەتی ئافرەتانیش وایە ئەگەر لە پیاوەکەی خۆیان بردەوە لە هەندێک مەسەلەن بابەتی قسەکردنە مەسەلەن بابەتی وەرزشی تەماشاکەی دیارە تۆزێک لەگەر پێغەمبەری سوحبەتی کردی صلی الله عليه وسلم دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بزانە ئەمە زۆر دووری نەسیڕێنە بەوی لە ژاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ بکرێتە سومبولێک لە هەموو ماڵەکان بخوێندرێتەوە ئەو چاکە دیارە بۆ ماوەیەکی زۆر بە مانگەکە سێ هەفتەیە چەندە هەر ئیشێک عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ ئەنجامی بداتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێ نەگەڕایە مەسەلەن دروستکردنی خواردن هەر شێوازەکی لێ نەگەڕایە ئەو ئافرەتە هیچ شتێکی بکات دوایی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی با ڕابکەین دووبارە عایشەش فەرمی ئاخر ئەمە جارێک لەو ڕاکردنەی سەرکەوتن بەدەستێنان ناتوانین بیکەم و جارش فەرمی ئەو جارش تاقیب بکەوە کە تاقیکردنەوە ئاکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو ڕاکردنەوە ئەباتەوە کە بردیەوە لەو پێشبڕچێ یەکەم بۆ ئەو جارەی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ زۆر لای سەیرە لێ باشە لەو ئەمن دیسان دۆڕام پێشتر بردبوومەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیتن لەبەر ئەوەی ئەو ئیشانی ڕۆژانەی کە من ئەنجامەدا ئەو بەرهەمەکەی من بوو ئەو زە پێی ئەگا کە ئەو ئیشانەی کردی لەوەی ڕۆژێک لە ڕۆژان لە ڕاکردنەکە لی باتووە تەمان ئەمە هەم وەرزشە ڕاکردنە و هەمیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ هاوژینەکەی زۆر سوعبەت و پێکەنین و خۆشی هەبوو لە مەحکەمە یعنی دەکرێت ئەمە بە خێزانیش وەرزش بکەین یعنی شون و پیاوێکە لە شوێنێکی گشتیان بە جلکێکی گونجاوە وەرزش بکەن بەڵێ بەڵام یەک شت هەیە لێرەدا ئاماژە بە شتێک بکەین فەسئەلوا ئەهلە الذیکری ئین کنتم لا تعلمون ئەمە مامۆستایانی بەڕێز و مامۆستای ئاینیمان هەیە هەندێک شت هەیە یعنی ناکری ئەمە لە شوێنی وان هەندێک شت هەیە بڵێن یەک لەوان باسی ئەوەیەکەین کە خوای پەروەردیگار ئەوەی بە حرامی دانایە تا ڕۆژی دوای هەر حرامە ئەوەی بە حەڵالیشی دانەیە هەر حەڵاڵە یعنی من ناتوانم حرامەکە حرام بکەم بە پێچەوانەوە بەڵام وەکو دەقەکە تەماشا ئەکەی وەرزشێک لە چوارچێوی شەرع بیتن زۆر پیرۆزە باشە مامۆستا دەبینین ئێستا کە وەرزش گۆڕاو بۆ حوبی وەرزش زیاد لە حەد ئێوەکو مامۆسایان چیتان بۆ هەیە ینی کابرا بەس بینەری وەرزشە خۆی هیچ وەرزشێک ناکە بەڵام دەبینی شەڕەکە مشکلە دروستەکە لەسەر بردنەوەیانە ئێوە وەکو ئەکادیمیان چیتان هەیە لەسەر ئەم کەسانە هەر گەڕاینەوە سەرخاڵی یەکەم ئەویشان پەروەردەی وەرزشە ئەگەر ئەو کەسا بە شێوەیەکی ئەکادیم دەتوانانی مامۆستا عەفوان سەرەتا بەوانە بڵێن وەرزشوان کە بەس بینەری وەرزشن مەرز نییە وەرزشوان یعنی وەرزشکار ئەو کەسێک کە وەرزش ئەنجامەدا بەڵام ئەوەی کە خولیای وەرزشی هەیە ئەتوانین ئەو ناوی لێ بنین بەڵام بە شێوەیەکی ئەکادیم نە لەبەرچی لەبەرەوەی ئەو کەسە جاری هەیە لەسەر گەمەیەکی بەرشلۆنە و ڕیال مەدرید دوو برا یعنی ئەکەونە گیانی یەکتر و جاری هەیە حالەتی کوشتن هەیە باب لەگەر کوڕی برا لەگە برای ئامۆزایەکان لەگەر یەکتر زۆر جار هەبوو لە شار و لە گەڕەکەکان و لە شارۆچکەکان
بگرێت لە پارێزگایەکان لە دەنگ و باسەکان باس کرایەکە دوو جیهت بەشەر هاتینە ئەو دوو جیهتە بەشەر هاتینە کە وایان کردیە خەڵکانێکی زۆر بریندار بن خەڵکانێکی زۆر تووشی ئازاری جەستەیی ببن ئەوەشان بەڕاستی هەم لە ڕوانگەی شەرعەوە بەڕاستی گوناهێکی زۆر گەورەیە و لە ڕوانگەی عورفیشەوە ئێمە ئەوان لە دوو وڵاتن یاری ئەەکەن ئێمە لەبی لێرە گیانی وەرزشیمان هەبی ئەبی پیرۆزبایی یەکتر بکەین ئەمە کە لە ناوی یاریگا بووین هەر برایەک ئەگەر گلەیەکی هەبا لە ناوی یاریگا دوای یاریگا دەستمە لە منیکە کرد و یەکترمان ماچە کرد و داوای لێبوردنمان لەکتر ئەکرد ئەگەر هەرچیمان غەڵەت باین زاری هەبە ئەمە غەڵەت بووم ئەو داوای لێبوردنی لێکرد ئەم زیاتر تێدا خۆشحاڵ باشە مامۆستا چیت هەیە بۆ کەسانەی کە پابەندی دینیان هەیە و هاوکات قەڵەون هیچ گرنگێک بە وەرزش نادە حەزەکەم پەیامێکی هەم وەرزشوانانە هەم دینیشیان پێ بڵێ ئەوانێک کە قەڵەوان تەبەن قەڵەویش جۆرەکە لە جۆرەکانی نەخۆشی ئێستا کە باڵادەستە لە سەر ئاسی جیهان وڵاتە زەرهێزەکانیش بەو قەڵەوی ئەناڵێن بەڕاستی بەو نەخۆشیە پەیامەکەم ئەوەیە ئەگەر بێت و بابەتی هۆرمۆناتی ئەو کەسە کە دروست نەبێ و هۆرمۆنی تەواو نەبیتن کارەکانی خۆی نەکات چکە من نیظامێکمان هەیە لە ناو گەدا ئەو نیظامەتە گۆڕینی خۆراکە بە وزە جاری وێ ئەو نیظامە لاعدا و سیستەمە لاعدا گۆڕینی خۆراکە بەچێ بە قەڵەوی یعنی بە وزە نییە تەمان چەندیش دانیشی بە هەما شێوە وایە نمونەیەک لەسەر ڕێزی خۆشەویستم برا قەڵەوانە احتیمال هەیە ساڵێشترە من لەوان قەڵەوتر بم نازانم بەس نمونەیەکی زۆر جوانمان هەیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کابرا کات قەڵەو بوو زۆر ورجی لە پێشەوە بوو فەرمووی ئەوە چییە بەدار لە زوچیدا فەرمووی ئەوە نیعمەتی خوایە خوا بە منی دایکەمە قەڵە بوو فەرمی ئەوە غەزەبی خوایە مە بەسمانەوە نیە قەڵەوەکانەوە بن نەخێرنا مە بەسمان ئەوەیە دانەنیشن زۆر بە تایبەتی یاری ئەلکترۆنیەکان یاری ئەلکترۆنیەکان وای کردووە بەڕاستی وەرزشوانش کاری خۆی پێ نەکرێ یان نووسن و سیستەمی وەرزشوانان هەمووی گۆڕایە ینی سیستەمی خەوی دیار نییە سیستەمی خۆراکی دیار نییە نانی بەیانی نێورانی خوانانی ئێوارە سعات 12 دەست خۆش بە مامۆستا زۆر سپاس حەزەکەم کۆتا پەیامە دەگەر هەدبێ بە وەرزشوانان پێمان بڵێیت تویتر وردەوردە نزیکە بینەوە لە کۆتایی پەیامەکەم ئەوەیە لە بۆ هەموو برایکی خۆشەویستی خۆم لە بۆ هەموو ئەوانەی کە وەرزش ئەنجامەدن و ئەوەی کە ڕوحەتی وەرزشیان هەیە ئەوەی کە وەرزشوانیش نییە خۆشەویستی و تەبایی زیاتر بیتن پێش ئەوەی ئەو وەرزشە ئەنجامدا زانیاری کۆ بکاتەوە لەسەر ئەو وەرزشە و متابعی دکتۆرە بەڕێزەکان بکاتن لە کاتێک کە هەر تووشی ئەشکالێک بن و پەیامی خوا و دینی خوای پەروەردگاریش لەگەر وەرزشدا وەسڵ بکەین یەکی بخەین ئاینی پیرۆزی ئیسلام بگرە زۆر حەزی لە وەرزشە بەوەی کە کەسێک وەرزش تێدا ئەنجامدا و دووری لەوانەی بەڕاستی خۆی تەبەڕەعەکە لەو کەسانێک کە دائیمەن فراغیان هەیە لە فراغی جارێ تووشی کێشە ئابن پێم باشە هەموو کەسێک وەرزش ئەنجامدا بەڵام ئەو وەرزشەی کە خولیایەتی و نەکاتەوەی کە ناڕەحەتی لە گەرمان و مداڕی پێ بکە بەڵکو وەرزشێکی تەندروست بیتن و هەموو کات و ساتەکانی ژیانیشی بە عیبادەت بڕازینەوە مەزاری وەرزشیش تێدا ئەبیتن مەزاری پیاسەکردنیشی تێدا ئەبی مهم گرنگ ئەوەیە دانەبڕێت دەست خۆش مامۆستادەوان زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ عزیزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە باوسەرنجی مامۆستادەوەن لەسەر ڕوانگەی ئیسلام لەبارەی وەرزشکردن دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە زۆر سپاس بۆ هاوکارمان ئەمرانە میر بۆ میوانەکەی لەوەی کە لە هەولێرەوەم چاوەڕە گرنگیان بۆ خستینەوە وەڵازان هاوکارمان ڕامیا ڕوسمان لە سلێمانیەوە زانیاریەکانمان بە شێوازی ئەزلای بۆ دەگوازێتەوە بزانین زانیاریەکانی سلێمانی چین و ڕامیار پێشکەشمان بکە دیارە گرفتێکمان هەیە دانیار بۆیە زلایڤەکەی ڕامیار ئامادە نییە بەڵازیزان بەرگە و بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمان پێشکەشکردن سێتەوەری جیاواز بۆ هیوایی کە سووتان لێوەرگرت بن تا سبێنێ لەگەڵ هاوکارانم جارێکی دیکە لە پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بڕگەی تازەوە پێتان دەگەینەوە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ